و بین افدامیا باش پاشی و بخیر و برکت هر جایی که لیبن ولی کردستان بسیار الباشور کردستانی و سری ساعت اکیل دیو دما باشور کردستانی لحولی را پایتخت ایدی برنامه پاشیف دی جارات پیشکش کردن پاشی و افشاوج خود حس که دی پاشی و 13 بود یعنی 12 روزین رمضان بخیر و برکت و تندرستی که باش ان شاء الله در باز ببن ولی تماشاوان هجا ابروکه پیروز با یک گرم لهر چهار پارچه کردستان تایبتی جیل باشوری و لهمی کردستانی لهر جایی که لیبن جبوی ایدی دستشان کرنا روژا انجام دانا رفراندوم سرخبونا کردستانی ابروکه روژا که دیروکی بجبوی همی ملت کرد ایدی امبرف پینگاوایی و چین جبوی سرخبونه پینگاوایی جالی عالی پارتین سیاسیین هرما کردستانی به سرپرستی سروکی هرما کردستانی مسعود بارزانی او بریار هاداین کل 25 ماه 2017 آنکو ای سال و اف روش آنکو او بریار ببر راستی و دی رفراندوم سرخبونا هرما کردستان ایت انجام دان او پینگاوا ایکه بو پینگاوا دوی خود حس کرد دیش عالیه ولاتین هرما کردستان و ایدی دوی او بریار بیت داین و اشتلاجی کچا او بریار هات داین جبوی دستشان کرنه هسا او بریار جالی خلکی و بیت دان جبوی امبره فلاته که سرخبو بچین برای تماشاون هجا اما ابرکجی برنامه پاشی و خود دست بکین و ام ابرکجی وکی هر جار دو مجار و دو تورین گرینگ دی مهبن توری آینی اما شبا خود حس کرد گل و مصطفی احسان ریکانی ام دی بحثا بابت که گرینگ کین اوجی که چوات هیوا رمضان پیروز دا هزرو بیرین خوان بگورین برف باشتر و پشتی رمضان جی هزرو بیرو کردوا و رفتارین باش گل ما بردوام بن دسپیکا افشوجی و دسپیکا پاشی و 13 ام دی برف راهای کش و هوای گرم و چین ماه رمضان ای سال 2017 کتت نوا هیوا انکو کتت نوا ورزی هاوینه دال دسپیکا ورزی هاوینه ایدی گرمکا زیده بی تایبتی جی پروژنوی نافشه که کی رها با کوری کورسان جی ایدی روژنوی گل گرمن هند روژا جی یعنی دیگه چل پلا گرما زیده تر جی لی بسرمان و درجی روژین خوب بردام بگیرن تایبتی جی اوین کارنوانا گل گران مثلا بو نمونه جودکار آسنگر آنجی حتی دارتاجی هم روژین خوشی بردام بگیرن هم جی کارن خوب بردام کن لذتر کارن خوب خدمت شوه دا اما برف راهای و بچین با کوری کردستانی و پاشی و 13 گلا بردام که هنجی بردام گل مداون ام بو خدمت کردن اول ویرینه لناوچه سیورگا سر برحای و لسر سری هر کلانکی فرنیا پیده اونان هیا اونان پیجین کو دوام فرنیان دا دخبتن پر زحمتیان دشینن نام پیج بوکو نانو خورنین دا آویج نوا فرنی نشوته هر گاولبر گرماهیا فرنی یعنی زیکی 100 و 105 پیلهی دمینن لیدی ساجی روژی اخوادگرن و دست جکار ناکشینن ده همان دمه دا کارکرین هیسین کارجی لبر وی گرماهیا کوجسه 100 پیلهان دا بهوره هم روژی اخوادگرن و هم جی کاری خود بنسری روژه ده تن زور بنو ایشما 3.5 درجه امنو اما ما مسای ایشما ودیه پیرا برایرا ایشما ودیه ما مسای yani رندو 5 سال از وی دمرشرقی دکم yani karım zor aynı zorluğu dikşineci ama rojiye mecbur dini görev almaya pedirin emten beraber da ciddi şoğlen ve de Teala yardım dikem niyet dikem bana kodem rojiye pedirin emten hem de şoğlen yani sıkılmış naben ve de Teala mera yardım dike hem tertemiz evare termal fitara hoji bedikin آنان غوجی دکن نوزار و زیش خدا تنه ترعوی غوجی دکن مها رمضانیا ای سالو پالهی به هفرهاتیه جبوی جی جودکار جبو کو برهمن وان جبر گرمه کوچ نبن و دبارا خو پیک بینن دبن تاوی ده دغبتن و روجی خو دگرن ام نفر نیسکاد چینن قزنجا مساله جاری نیست که به مها روجی جی ام مجبورن بشغلن خبات بکن چاقام نشغلن لپیویا کاری من نابه و یا برج وسایل نیست که اش ببینم بهلن پی روجی نیست که اش ببین نابه ام مجبوری که بی خبات بکن بروی گرمجی و ماه رمضانیه ام مجبورن بشغلن اولین وکیده ایشه ما چفتیاجی و یای کاری ما و یای دمها رمضانیا ای سال ده ولاتی دروژن درج ده جبو کو کاربن پاریک نام ببن سر سفریا خو افطاره تبي وی گرماهیا هوای دغبتن و ارکا خو اولیجی بجهتینن
ایدی کارم زحمت هنه لی کار کردن وان کارا بردام روزین خوشی گرن و که رها با کل کورسان مدیتین ایدی کارن خوشی بردام کن خود خیر وانا زیاده تر بالوسط چی که پاستی کارن وام زحمت هنه ایدی پروژه جی وکی مدیتی او بردام کار خود برای تماشا بن هجا خود حس کتم دست بابت خو مجار خوی آینی و افشاوی کین و ام دی بحثا کام چوا هیوا رمضان و پیروز بکینه خطابخانه جب گورینا هزر و بیر و کار و کردوین خو جباش برف باشتر و اگر خراب جهبن ام باش لبکین جبوی وی بابتیجی خود حس کت مامستا احسان ریکانی پیشنویج و ترخین کش دهوی که هاتیو افشاوه مهوان برنامه خود حس کت دیال مدابد مامستا احسان تو گلب خیراتی و خود خراب نویستو رمضان و پیروز زور ممنون همین بسلمان پیروز بود همین ولایت کردستان ان شاء الله یا سرچه وسایل مامستا دست به که بحث هیوا رمضان و پیروز کین ام چاو بشین هیوا رمضان و پیروز کو تقریبا ایدی 12 روزنوی در باس کرینه لی الحمدلله اشتان روزنوی زیاده تر جیماین الپیشی ما ام بکینه خطابخانه یک جبوی گوهرینا هزر و بیرین خو اگر خراب مهبن برف باشتر و کاریم باجی ام باشتر لیبکین بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا القائل من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه وقال من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه الدسبيك بري بچين سربابتي قصاب كاين شكرا خود تعالى كاين في رمضان مبارك دا كرب العالمين دعاء روجي جيرين كردستاني وملاتي كرد حمية قبيل كده مصرين دعاء ومصرين هيفيو داخازة مهمية او بويا ابروكا كو حميم ملاتي بشاب وروج دعاء كرن وقت افطاري دا وقت باشيبه دا تراويح دا دعاء كرن كاف احزاب الالات كردستاني بارتين سياسيين كردستاني گهداریا جناب سروک بارزانی بکن سرمیزا گفتگوی برین نخوار بو دست نشان کردن روزی که بو ریفراندومه سپاس بو خوده که ابرو که اف مزگینیه هات بو وی ملتی لورا پیروزباهی الهمی خیزان و دیک و بابن شهیدین کردستان کن و پیروزباهی الزاروکین شهیدات کن بجمی چابت و رون و همیا پیروز و الهمی ملتی کردستان و دیسا الپیشمرگی قهرمان البروکین شردا پیروزت کن بجین خبات و رنج هوا اشخاص نچو ما مستحسن ادی وکی تا پیروز بایلی کری بس پنگاو اکی ادی ها هاوتن جبوی دستشان کرنا روزه پنگاو دویل سرمله همی کل اکی یعنی ابروکه هات دست نشان کردن یا کو ملت جاوره هات دست نشان کردن 25 نه بس یا کو مایی ابیا از بیشم هر کسانه که وی ولاتی چه کسان شخصی بیتن یان چه لایانک بیتن ابروکل وی ولاتی در روزا 25 نه یا قوات دستی شانکرن یا کو برهم خینا به هزارها شیر و عقید وی ولاتی بجید از دی چما صندوق دنگدان بس دی نان بیسم بله بو سرخبونه یانجی از ناچم اد بیجم هنگی حرام السر آقا کردستان جی او کسا بجیته با چینکی کردستان ولات میا و هنده سال ام خونا به بی روژه بد بینین و ابروکه همین ملت و همین ولات ازالهز دنیای پشتوان بو به رفراندوم بی ولاتی خود استشان کری کو برف استقلالیت بچن و عمر كوري خطابي رازبونا خد تعالى دمير بيشتن متى استعبدتم الناس وقد ولدتهم امهاتهم احرارا خد تعالى ام اف ملتاج داين حر ازاتين حتى كانجي عبدينيا عربي الشوفيني بكم وعراقي بكم ويهب حتى كانجي بوتشي بيتن ولاتي كرد بالكساني كرد لاياني كرد بزانيتن او ابروكا خد تعالى اف نعمته دا بملتي سردست جناب سروك بارزاني نعمتك ايجار مازانا خون ما ببديتنا با لورا ابروكا بيت كسس دينكت همي روجا 25 قسط صندوق دنگداني بچن وبچاوين بري رندك كيفه بلا في الصندوق بچن و بيك بجن بله بو سرخبوني و بله بو دولت بونا كردستان ان شاء الله رمضان خير وبركاته ان شاء الله يعني بينغابك اجار مزن متفائلين كردستان اف رمضان بو بالدرك و فاقدرك اجار مزن بلا في سرخبوني دولت بونا تشين فاتحه خير ان شاء الله ان شاء الله برف غيرتناكو باشترت نو بين لورا دل بابت جنابته بحث لكريكو ابروكا رمضان هروكي رب العالمين امر مكه يا ايها الذين امنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون هدف جي تقوايا مدرسة إجار مزنة تقوايا تقوى تشيا تقوى إمام علي رضي الله عنه قدلي بيتن بما نشامدة بجد هي الخوف من الجليل
والعمل بالتنزيل والقناعة بالقليل والاستعداد ليوم الرحيل. أكر أف هر چار او شروع وکرنا امام علی ما تطبیق هبتن چونکی تقوا اوه ترسش خودیه عمل کردن بقرآنیه و قناعت كيم جي هبت او رزق خودی داد کیم بی زیاده بیت قناعت به هبتن حتی کیم جی یادی تری مروف برهف بی بمرنا خو هکر اف هر چار نقطه ریکل دف مروف پیدا بون مروف دی برف باشیه که مزن چیتن چونکی ترسش خوده نه انسان خیانت بکنه نه انسان ببختی بکنه نه انسان فسادی بکنه نه انسان بلبله و گناه بکد دیسا مثلا عمل القرآن بشده دروی نکد زیه نکد خرابی نکد همه اخلاقیاتن یا دیتری مثلا مروف کیماسیه یعنی کیماتی یعنی ابروکه اف قیرانه سوی ولاتی دهاتین اوجی ایکش بابت تقویت تبع بشتن والقناعه يعني برجلي برام بر في قيران جيكر مروف بيش قناعات في هابت ابو خد تعالى رزق تهند زياتر نيه فيجا دي تب امتحانات كتب هميش كلا دا لو ما نبيتو هم قبل قانع بامر خد تعالى يا شاري تو برهف بمرنه چونكي كان كي مال وملكيات قال خبريه حتى بكام حفظي كما تشا حاضر كده ابو روج اف مدرسه رمضان مدرسه كاجار مزنه انساني پروردت كد ما مصطفى سر صبری پروردت کرد، سر صدقی پروردت کرد، سر شعور به مسئولیت، شعور به هست فقیر و جارا، شعور به وضع خلقه که بيد صلاة يعني مدرسه که به همین حیابه انسان مهیات کتن بوهنده انسان برف آواکرنه بچد جارا خدا چونکی رمضان در فتک زیرینه اف در فتک رب العالمین دتا بشریته و دتا مسلمانا دتا هنده که اف انسانه همی گاوا برهف بتن و جیانا خو همی 11 ویدیجی سر بتبه لو ما اکرم بین برای خوب دین پیغمبر علیه السلام و صحابت پیغمبری صلابت خود سر پیغمبری بین خودت همی صحابه راضی بتونو بیشتن شش هیوا بری هدنا رمضان وان دعات کردن یا ربی من رمضان رب گینه بشتی رمضان خلاص با بينش هاي بدي وان دعات كن يا ربي تشمع قبيل كربتن هاي بد ماي دعات كن مش قبيل هبي بجريداي رمضان همي بجريداي لو ماني ابروكا رمضان جلك بجواناتي بشواكي اجار مزن واشين بيجم ملت كردستان تا كملت السلاسل الدنيا دا حزفيانا وبوديني وي وروشتي يعني مطابقي اوكو بيغمبر بهاتي عليه السلام ابروكا هرا قالك دولات درماني ما يعني درماني ما مثلا نادي درماني ما بنبي اسلامي كو هندا صلوات ودولات جي عثمانه و بري خب داري تو شعوري برمضان ناكي اما ملت كردستان دا تو مطمئني خوش يعني حتى زاروك شرم كدي بيروجي بالشرم كتشكي بخود حتى مثلا غير ديانات يبيروجيا مثلا شو واجبين هسه مثلا براي ما كريستيان براي ما يزيدي يا فلان حمي رزق مازن جرن يعني مروف شعور بايمانيتك مازن كد في ولاتي دا لو من اباهني ام بخرا جرين وام بتر ثبات سر بكين بو بشتي في رمضان جي ابي رمضان كو ابا خد تعالى اف نعمته هندا مازن سر مكره بكينا بال درك بهند 11 فيديتري بشتي رمضان ام سرکار بکن هر بر دوام بین سرباشی ببین ما مستعدی مهار رمضان پیروستت و کیته ایماجه فکری همین خلکک و مهیدا تینا گوهرین هم رفتار هم جهز رو بیرینون برف باشتر لیدی گوهرین ج کسکی بو کسکی دیر یعنی جدایه هم جوازیت بینید نیو برنا خلکی دا کسکی هی زیاده خود واسینه تو زیاده پرستنا خودت کرد کسکی هی کمتر اف جداییه کنگی پیداد بتوش برچه اف جداییت نیو برنا خلکی هیه یعنی سیدا ایمان یزید و ینقص ایمان بشری كم بيتو زيادات بت بله إيمان زيادات بتن مثلا رمضان إكشوان ريكانا إكشوان كو إيمان بزيادات بتبع چينكي رب العالمين بيشتن از مثلا درجه بحشت ود كم درجه جهنم جرم مثلا از هاريكارت سرمك و ام جانخو برف باشيه ببين لو ما ندبيني انسان تيتا غورين كو اجار مثلا بل الفيرجي راستا مثلا دبيني كسانه كي جلك عبادتي بمجيله بل عباده بتني فايده ناكت زور كسانه كي مثلا دي جلك سنتك دي جلك بس مثلا روشتي وي يعني رفتاروي جل برامبري وي اخفتناوي جل خلقك كي تاثير نكري لو ما اگر ام بين بري خوب دينا هر عبادتك رب العالمين داي
الإسلامية دا نبيجا قلت إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر روجيا قلت أكر تو خوش أخفتنا خراب شابت خوش نظر خراب جهد خوش خرابية ندى باش استفادة تبرسو تناتا دانينا مثلا حج مثلا زكاة بو باقش كرنيا تو شعور نخوشيا فقير وهجاري بكابة يعني هر عبادتك هاد بتن إلا جريداي بروشت أخلاقايا لو من أبرك أم نبيجم الله من رمضان جلك جرت والحمد لله من روجة خوامي جرتنو از ملتزم من نفيجي بيت أبيجم كان روشتي من چه شكله روشتي ما برف باشي بيت رفتار ما برف شاكي بتبع چونكي ام باش بزانين خلقك أبروك حمية تيتن كارت كتن سر في ولاتاي سر في ملتاي بو هندي تخريبا عقل ما بكات تخريبا مشكي ما بكات شو عرض ما داقيت كي مشكي ما داقيت يعني أبروك اف تكنولوجيا ابرو هاي ما مستا ابي عقلمانو كهاي مثلا تكنولوجيا مثلا انترنت فيسبوك تويتر ويوتيوب وفلان وبوانا جنجي ما حتى سبيدل سر مجيل ويا يعني راستا شو تراويح كرين راستا نيفيجا كرين راستا قران تخينتن بل آية چند شول سروان جهازات كتن برف افسادت كت و فتنه وبلبله وبحسويه وبهانت كتبه حتى بكومنتك يجي بل حتى كومنتك حتى لايكك يعني ابيتني همي تاثيرات سر وعبادات انسان كتبه لازم بزانين اب رمضان خود تعالى دائما جيبو هندي ام خوب جوهرين تمام ما مثلا دي زيادات خود حس كده بحث في بابتي كينو تشتك دوتر ريجر جوهرين چنبت ام دل دس بكينو كبحث ام دي برف دو كده بچون افكار ما مسعود محمد شويكي راست خود گل مده بود ام دي سری بابتي بردان في ما مستحسن بل تماشاگران جا پاشیوا سیزده جکرسان بسیاری بردان که شویکر راست خو می برف دو که بچون افکار ما مسعود محمد گل مده با مسعود افدم تباش دی ام بحثا روشا بازار دو که بکین دی افریقا دا زیاتر بحثا دستشان کردن روزا انجام دادن رفراندوم چاهاتی بحث کردن جالی خلکی و روش گشتی جیب تایباتی جی و شوی دا چاویه و خلک چا روزن خو هم جفتاری هم جی پاشی و چا درواز کن فرمو مسعود دم باش بتن جوان دیارک و دست نشان کردن روز ریفراندوم لهر جهه کی یعنی بحث چند تذکرنه نوا بازار دو که دو جدا دو که داجی اف بابت بگرمی تا بحث کرنه و خلکی پیشوازی ل وروجت کنج بر کو ودم که درجه و کنزان یعنی خلک ما کورسان بگشتی چاوری دست نشان کردن وروجت دکو خلک بریار بدتن کانت وتن سر عراق و بیتن یانجی سر خابونا کورسان بیت دی وریز هون از السنتر بازار دو که مال وری روز بروج یعنی چند روز در باز بیتنش ماه رمضان پیروز بازار قرابارت لیتن یعنی حتی آنها پرانیا دکان بازار دو که وکرینه اما شوفر که تاکسی دف منه او تخازیتن باغ بیتن چند جاره که بیشتر از خازم باغم بلا سلام باشه بله اما چند جاره که تو بیشتر از حس کن باغم کرد یعنی ماه رمضان ما ان شاء الله قناته ان شاء الله خوش قناته سيده بخودي بنزين جرانه وخودي بنزين جرانه وشول نيه شول ضعيفه باشه با شوی قرابالغ يعني خودي قربالغه وشول نيه شول نيه حتى انا كم 5000 انا شغلي ايش ابرك اخره بش في التاريخ حطانا كم 5000 انا شغلينا وبنزين جرانه شصداي بخودي جرانه باشه خليك با هر تسيك يعني خليك شوتي خودي سياراتي سيارة خودي تاكسينا يا رفا رزانترا 500 ديناريه وتاكسي بسي حزاراي وجراناكر يعني ناب خودي نفس الشيء خودي مساعده عالمي يسكبدو حزاره جيمتي بس شول النينا ضعيفه بنزين جرانه شو بتاكران خودي بك ان شاء الله كاريا حكومتي بك ان شاء الله بك بتعذيوان المبا بنزين ايش كي تعذيوان المبا ومقال لك سباس ممنون شكرا سيدنا بلد ديار الفري هجمارك ولاتيان تشاني ماشي سرچاو بس ساغوی رمضان چال دوكي والله گلک خوشه الفري كارت كي يونجي تو هات يتشطب داجی شوفیرم تاکسی بله باشه ما شاء الله شوفير تاكسي امريكا قالك النوبازار پیشمرگه كيري واجبت الكيري شنگاری شنگاري بله باشه تو اك پیشمرگه که امريكا دا روزه کات دست نشان کردن بو انجام دادن ریفراندوم اینو اكو پیشمرگه چا پیشوازی الوی بریاره کرد راستی هم گلت دل خوشین هم حس که هر یعنی زیترین وقت بهتر کردن و انشالله برف سر بخو بونی بچ باشه سپاس بتا از بیش من تو الوی کارت که نوبازاری اول مزامنه باش هندی ملویره تو نو وزارت دو که دا کارت که یعنی اف ساله چه داهید گل سال نر باز بوی طایباتیش یعنی هم برف ریفراندوم و سرخوبونا کردستان چه یعنی خلک چه وقت ده وقت خود زیکاب کن والله هم صوتین هم حلیان بریم بمرین داویجی بینین هک امرین جی بلا بمرین 25 نه از بیشم نه گلک دیره ان شاء الله ببینیم نه ان شاء الله صباحی بیتن بله
باشه خلق چا قصد بازاری که طیبتی بشه یعنی دم جمهوری نزدیکی کنی و درجه که بازار باشه آره والله باشه اف سال دا جدایت گل سال در بازبو هست قیران دارایی و خلق تیت چطور کرید قیران چه قیران نینه قیران بو ما کردات چجا نینه بله چجا کس نبیجد قیران چه باشه کس اگه دلخوشی سپاس بود مالات ما خوشی ما بس في دراملون في دراملون چه بو ما زیکا ریفراندوم بریم بمریم وقت خوده باشه سپاس بود در چاول برای کس قصد بله كما تبخوره باغا تشاني برا تشاني تبوش والله باشه زين بحثي خارج شو انا خلك مثلا ايش كلمه خط ساكه كاميري يعني خلك شو قصه بازاري كاتن خارج المال خارج انت زاتريت خطيون جيل بازاري بولگه حتی ویگوف که مال خو بو پولشوی افتاری باش آره والله باش سپاس بوده بله جوان دیاره کوش بر کیمیا دمی خلک الوری های خلک خواستن باویتن اللي هم نشارين وگرینا نوا استودیو جوان فرمو زیاتر آخفلین خلکی مور گرد بانا زیاتر مزانی با کچن خلک یه حزوانر سرهند یدی او روزن نزدیک به تواتی دستان کردن جبوی انجام دادن رفراندوم سرخابنا کردستان زور سپاس افکار ما مسعود محمد جدو که دیال مداوی هر بجی تو خلکی دو که همین ولی تماشا بن جامع بردام کل سربابت خو ما مصا زیاتر بحث هنده گناه پیناجی هنده کارا کین یعنی مروفی دیر تخص جگوری نرفتار و هزرین خود طیبتی جد هیوار رمضان دا کو کاریگری سر مروفی بردام کرد او چه تشتن ام ادی بزانین دا خو جدیر بخین و کاریگری برف باشتر و ماسنترین اودی کو ریگر سر مروفی کو انسان برف باشینه چیتن اگر حواله مروفی چاک نبته دف من از خود بجم اگر اول تا چاک نبتن تو دی برف خرابی چی نشي کاری خو انجام دی جوان دی انجام ده با لو من علماء بسلمان هذا بجن بسیار نکه فلان کسی تو چتکی آن تو چناکه تو چن عمل که چه عبادت کی بسیار که حواله کیه دزانی کنه ده چی کارو کریار انجام داده با لو رد يعني رجاء قيامتي نبيجين يا ليتني لم اتخذ فلانا خليلا لقد اضلني عن ذكري بعد اذ جاءني وكان الشيطان للانسان خذولا يعني تاثيرك ايجار ما ظن سيدا يعني حوال ابروكا ماسترين ريجرا السرهند دي بيني دي مجيل كتن بتشتكي ترفيهي بعد دي مجيل كتن بلعبة كي دي مجيل كتن بتشتكي بعد يان دي هندك اخفتنت خراب يان هندك اخفتنت يعني اج فوغوفي تشتكي دي تري قالك مازن هاتنا صحة مدى في خلق مدى يعني هندك هزروبيرا تكشيري تبع هندك هزروبيرا عندك تشتي توصانكو خلقك نظنيتن كان اسلام چيه وراستي چيه وخرابي چيه يعني شيلانا هندك هزروبيرانا هندك اخفتنانا دهينيتن درش كتبه بر خلقك خلقك تيك بشيريتن ابجي دسكارت دربنا لو من باربترجي از دانم ابا كارت هندك جروباتنا هندك راوتانا او ابروكا اجندات خارجي البشتيت كنبه دهيتن كار كز جبهنده گنج ما لاو ما خورنا را گریتن هم گاوا یه منفعل بیتن هم گاوا یه هندی بیتن بلبلی و فسادی و افسادی و نقوشی پیدا بکتبه نالیتن یه مستقر بیتن لو راد بجمع گنج لاو وی ولاتای خورا گرتن نشان سرکفتنیه حمایه برخودانیه دي نجاحات الدنيا بعد العسر يسرى ان شاء الله دي دا راستا جنجما ابروكا بسردمي دا شعوري قلب نخشيت قال جنجا دي شي البازار قال باغ بعرا ماي كدانا بر دبي تشد بيجي دي معانات يدخل بحث لكات بل اگر جي شيا اگر جي ابيا من برام نه خواندنگه ها ما نه زانینگه ها ما نه اعلام ما دوره که اگجار و ساندیتیه و پرورده کردن وی خلقی بشیوه که جوان بتکرن به لورا از بینم ابه هنه همی ریگرن مثلا لازم همی پیگ به کار بکن هم نه کاری کسی که بتنیه نه کاری بتنیه نه خیر یعنی وقتی تری که تو بیجی وقت شخصی الحمدلله ملت ما حزه حزه باشیه حزه چاکیه بل وقت عام يعني مثلا منبره خواندن زانینگه اعلام دوره که ایجابی ندیدیه برانبر هنده و اف گنجه یه خوب پاراستی بیتو خوراگردی بیتر و ما خلای که دست بکرم ایدی دست بکرم هزار خوب کن که چه حوالک ما هی بله هی رمضان دم حوالن خوب بگوریم برف باشتر بله بس ما مستعد اگر کسی که حوالک خراب هبه چه جدیر که دست بکه
يعني وی هوالی باش لب که اگر محاوله بکیان جی دی فعلاً. هم پیوندی خود گل نخیر ببرد نخیر هوال اگر تو بزانی تو دشی تو تأثیر الهوال هو جيان هوالته حتى تو تأثیر لناك بتبزاني او تأثیر خرابيل تناكت هنگی چیش کاری نه تو تکلی قلبی که کسانه که نبیجی ناکد کسانه که دیر مثلا عبادتیه فلانیه بله نابت ریگرت ریا من دا تأثیر جانا من ناکد هنگی اسلام ریکن ناکد که از تکلی قلبی مرو بی کمه بله اگر مزانی دی بیت ریگر دی تأثیر سلبی سر جانا مهبید بد از هنگی وازل وی کسی بین مبا سنور هبند سنور هبند بله دیساجی یعنی ابروکا اگر ام بین بره خوب دینه دویتن هکر مب دویتن ام بینه گهرین یا ام توبه کاش دل بکن مرن پیشابه مبیده مرن باشترین ریکه ام حضرت خود همی دم و وقتا لو پیغمبر خدا علیه السلام دا بیشتما هر سلام مقبره بدن من نهیاوه کرد موتا و نش نسا مقبره بل هر سلام بدن بوچی گودی دی بیلاول آخرت این دبا و دمرنیل به جان البرهوا بچه که دی ولکت زون جان نجه مانعه يعني لو ماني أبروكا قالك أفرا أم هزرك يذبين برندا بكينا والله أبروك أبجي بيا أبجي إيكش رجيرانا والمهاتي أم تشنا سزيارتي جنازات كانت قبري دا أم شعور ناكم كو أبجي مجكا ومصيري مجكا لو ماني أم قالك بخضانا محف حفل في الدنيا دا كينا با ياش ما بها هم أمد أبدي من في الدنيا دا بل أك أفمرنا بيت درس بيت شافت ما لو ماني عمرك ولا خطاب السرق والسرقة خوتش النبيسي كفى بالموت واعظا يا عمر مصدرين درس وعبرات مروفش مرني وارد جريتن بزانيتن جان همي بشكلانية ودي شي لو من صحبتك بسيط جي يا هم جي كنيجي دم باشا أميدية قلت يا ملا يحيى مروزي قلت ما مستا قلت الدنيا جلك خوشه بس خوزي كامل نبا قلت باشا خوش قلت خودي قلت ببرني توی كريا باشا از كريم عملا يقول شو گویی خودی مرن گلک آخوشه گویی چه گویی اگر مرن نبا گویی به هزارات تا مرو مرخاصه بنا پاشایت آمیدیه و به هزارات تا پیغمبر و اولیا هم بنا ملایت آمیدیه نه ازت بوم ملای آمیدیه نه تو با پاشای آمیدیه فایزن اوا نعمتک مازنه لو من ام بیرا خود بچند ببینین دبیت باشترین ریگ بوم ام برف باشی بچین و ثبات کین سر چاکی و سر اعمالت او عبادت ابروکا رمضان كان ام خسر راجل نبا اشلا ام سر کارین باش بردام بگیم ما مستاد تشتی هری مازن و خلق توش بنه هی و رمضان دم بینین همی مجیلی عبادتینا برف چونا مزگفتینا طاعت خودینا بگشتی بس پشتی رمضان او کارین باش گل ما بردام لكن ام چاو بشین پشتی رمضان سروان کارین باش خیر و خیراتا آخف ناخوش و خیری بردام بید مروف پشتاوی ما بیتن كرمضان فرصتك رب العالمين داي نبز بو بها يبتني چونكي رمضان دي خلاص بد چا وقت پیغمبر مري وفات كري صلاه خود سربن ابو بكر قلت من كان يعبد محمدا فان محمدا قد مات ومن كان يعبد الله فان الله حي لا يموت لو من اكل ام عبديني رمضان داب كاين عببني عبد رمضان دي هاي روجت ما عندي درباز هاي بك سير زادرين ابد 12 شنو بلنا هبدا ما درباز خلاص يعني امجي خلاص بينا وانا فاذا اكل ام عبدين يا ربي رمضان بكاين او ربي شوال يا ربي ذي القعده ذي الحجه يا حمي هي هر دوز هي بنا همي جهه كي جهه همي جهه كي جهه يا لو من ام به هزرتي داب كان كرب العالمين ابا فرصتك محطيك دائما بهند ما باقش بكات بهند ام يا ماي ام خرس راجلين ابا لو بسبب پیغمبر هاتكرن عليه الصلاه والسلام قلت يا رسول الله باشترين عمل كيشكا قلت كيشكا قلت ادومها وان قل حتى اگر كيم جيبه ادومها وان قل بردوامي ببدا بلا كيم بدي على كيم بيت شنو از بتشم روجي بينش جزء قران بخينم ناخر بينش ايات بخينم كافيه بس بردوامي رجعنا بدمه شنو از بتشم 20 ركعه السنه سري بكام وبشتيجي نكم هيفه كنكم ناخر بلان 2 ركعات بن بالتشه بردواميان اثر و بشتي رمضان يجي يعني ترى مش بينكن چون بينو كما بحث كده با مروجك هي ام مروجك رب العالمين مزجينيه كده تمام لو ما ناس بيش ما همي خشكو براين خو همي خلقي خو خاصه جنجلاوا از بيروانت ان ما بمزجينيه رب العالمين دائما اختي رب العالمين بيشتن ان الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكه الا تخافوا ولا تحزنوا وابشروا بالجنه التي كنتم توعدون
نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم. أبا نعمت ما ظنها يعني شو قلت إن الذين قالوا ربنا الله ويكو قلت إمام خذيها بيتكون رب العالمين أو خالق أو رب منها بشتينجي ثم استقاموا بردوامي سردا أبروك رمضان ده أمزانيكم ما ربك هاي وأب عبدينية ويتكن وأم تراويحات كان أم نفيجت كان بل بيشتي رمضان أم بردوامي سردن هل ينصدها بدي بيشتن تليتن أختي كيف السكرات المرندا تتنزل عليهم الملائكة ملائكة دين كيف فريشته دين مزجينية مزجينية دين تتنزل على الملائكة ألا تخافوا ولا تحزنوا نترسى ودري جاي لا خوشتر بيشيو قبره الشيء بين قبرك طاري ده نترسى باشتر بيشافته ده بيشافتي بيجا ولا تحزنوا عاجزنا عيال خو مال ملكياتي خو تديب خو هلاي وابشروا بالجنة التي كنتم توعدون مزجينية دي بحشت دي بشكل بحشت أو بحشت بيغمبري قلتي فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر هذه مزجينية بدته وابشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياءكم في الحياة الدنيا وفي الآخرة الدنيا وآخرة تتقال وينها ولكم فيها بجاك قبل كامش قيران الترسينو أم بيجون كلا قيران خدي مزجينية دات ولكم فيها ما قيران نين البحشتيش أنفسكم ولكم فيها ما تدعون تشتي خدي قيران بحشت دانينا إن شاء الله فراغري جينا بحشت ما مصنع دي بردام يمكن سريع سيدا ياش خرا ماستر دي ما يجي تقول بله نزلا من غفور رحيم ميفانت كينا خداي ما ظن ليش الله بينا ميفان خداي ما إن شاء الله ميفانت بيبين وماسترين نعمتي أموال شيء بيبينين إن شاء الله بله ما مصنع دي بردام كسر بواتي دينو كبر في سليمانية وبتشنو دي زفرين يعني تمام أحسن يلا مدبر بله تماشى بين جان هاجي بشيء كراس أخو برف سليمانية وبتشنو هفكاري ما كاروان رحمة بشيء كراس أخو دي لما دابا كاروان جانم كتب باش باسي سليماني جبكن چون باسی دەستچانکردنی ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆمی سەر بەخۆی دەکەن و بە شێوەیەکی گشتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە تایبەتی ئەم شەو چون خەڵک سەردانی ئەو شوێنانە دەکەن کە ئیدی زیاتر خەڵک لێکوو دەبتەوە و زیاتر باسی سلەیمانی بکەین. بەڵێ ژوان سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 پاشەوی هەموو لایەک بە خێر و خۆشی سەلامەتی بێ هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژی بڕیاردانێکی مێژووی و گرنگ بوو بۆی کە 25 نوێی ئەم ساڵ دیاریکرا بەوەی کە ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ هەڵبەتە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ناو خەڵکەوە ڕای جۆراوجۆر هەیە زۆرینەی خەڵک ئێستا پرۆفایلەکانیان کردو بۆی کە بەڵێ بۆ ڕێفراندۆم هەرێکیشی کە ڕەنگە لەگەڵی نەبێ هەنێ بارودۆخ و پاساوە هێنێتەوە کە دوجار ئەم پرسەپرسێکی نیشتیمانیە کە زۆرێک کە مناقەشە و کۆمنت و گفتوگۆ ئەکەن ئەڵێن بەحپرسەکە نەکرێت پرسێکی حیزبی هەمومانەوە و پرسێکی نیشتیمانی سەیری بکەین هەڵبەتە منەم شەو بە دیاریکراوی لە ماڵی کەسێکم کە کەسێکی ناسراوە و قورئان خوێنێکی نێودەوڵەتی ئەویش دکتۆر کۆچەر عومەر کە بەدەر لەوەی کە وەکو قورئان خوێنێکی نێودەوڵەتی دەرکەوت و سەفەری زۆر لە وڵاتانی کرد و بەشداری زۆر لە فێستیڤالە جیهانیەکانی قورئان خوێندن کردو لە هەمان کات ئەو پزیشکی پسپۆری بواری مناڵانشە من بە خۆشحاڵی ئەمشەو لە ماڵیەوانم میوانداریان کردین و سوپاسیانەکەم دکتۆر سڵاوتان لێبێ خان خێزانی جەنابەت حەباتان لێبێ و خۆشحاڵم ئەگە بفەرمون زۆر زۆر سوپاس لە خۆشیە بن بۆ پاشێوی سیانزەیەمین وانە سبێنە باشە بەین سیانزێر ڕەمەزانە چیتان هەیە و جەنابەت لێرەوە چی بە مسلمانان ئەڵێ بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم بۆ ماڵ هیوادارم هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز هەروەکو چۆن لە سەرەتاکەیەوە بڕیاری ڕفراندۆم و سەربەخۆی هەرێمی کوردستان دراوە ئینشاءڵڵا باقی ناڕەحەتی و نەهامەتیەکانی کە بەسەر ئەم میلەتە خێل لە خۆنە دیوە هاتووە کۆتایی پێبێت پەیامی ئەم شوی ڕەمەزانم ئەوەیە کە داواکارم هەموو لایەن سیاسەکان هەموو ئەو کەسانی کە دۆستی ئەم میلەتن بەڕاستی لەسەر سفرەیەک کۆ ببنەوە وەکو چۆن ماڵە هەژارەکان کۆ ئەبنەوە لەسەر سفرەیەکی پارچێ و ئەوە کۆ ببنەوە ڕێز لە ئیرادەی خوێنی شەهیدان و لە ئیرادی ئەو پێشمەرگ قارەمانە بگرن کەسنیان ناوە بە گوار و دۆخە بێ ئینشاءڵڵا دکتۆر 25 قەرارە ڕۆژی ڕاپرسی وەنجامدان ڕفراندۆ بێ جەنابەت چیڵێ بەڵێ بۆ ڕفراندۆ ئەوەندەی من وەکو دکتۆر کۆچەر ئەمە بێ لەسەری هەر شتێک لە پێناوی دروستکردنی کیانێکی سەربەخۆیان بێ بۆ هەرێمی کوردستان
بە ڕوح و بە گیان ئامادەین هەمومان بە دڵنیاییەوە چنە سەر سنوورخانی دەنگدان و بەڵی بووەکەن بە ئیزنی خی گەورە و داواژ ئەەکەم هەموو ئەو لایەنە سیاسانش کە ڕخنە و تێبینیان هەیە لەسەر ئەمۆزع کۆتایی بم مەشاکی لێ نیوانیان بێت چکە من پرسێکی نیشتیمانیە ئایندی هەرێمی کوردستان وەکو چۆن لە 100 ساڵی ڕابردووە فرسەیەکی وامان هەبوو لە دەستماندا با ئەم فرسەیە لە دەست نەدەین ئینشاءڵڵا تەمەناکەم کۆتایی بۆ گرفت و کێشانە بێت و حکومەت یاریمیش بەڕاستی ئاورێک باتەوە لەو هەموو وعدەی کە داوێتی و نەیبردۆتە سەر ئیتر جاریشکە ئیسباتی بکاتەوە کە ڕازگۆی لەگەڵ میلەتە کۆتایی بە هەموو کێشانە بێت ئینشاءڵڵا. شاگوڵخان جارێکتر سڵاو لە جەنابە بێ تۆ لەسەر ڕەمەزانەڵی چۆن تێپەڕ کرد ئایا بەڕاستی گەرمی کردووە بێتاقەت ببن یان نەخێر خۆش تێپەڕێ پێشەکی بە خێراتنی بەڕێستانەکەم پیرۆزبەی ئەم مانگی پیرۆزە لە بەڕێستان و مسلمانانی جیهان و گەلی کوردەکەم بە تایبەتی سپاس بخوا تا ئێستا کە هێنامانە ڕۆژووی ئەم ساڵ ڕاستێکی پێشەکی زۆر ئەترسێنەمان و جەوەکی زۆر گەرمە لەوەچە زۆر ناڕەحەتین بەڵام سپاس بخواوە سبینێ سیانزەم ڕۆژە ناڕەحەتێکی وامان نەدیوە سپاس بخوا ناڕەحەتیانە شێبینی کە بیر ئەەکەی توانیم ئەجر و پاداشتی لەسەرە دڵت پێخۆشە وەک لۆی هیلاکەت بێتان قبول کە لەگەڵ دکتۆر تۆش ئەچی بۆ دەنگدان و بەڵێ بۆ ڕیفرەندۆمەکەی ئینشاءالله ئەڵێن خێزانەکان لەسەر دینی مێردەکانیانە منیش بڕیارمەوە لەو ڕۆژەی زەواجم لەگەڵ کردووە هەر شتێک ئەو بەدڵی بێت و ئەو بەڵی بۆ بکات بە دڵنیام نیش بەڵی بۆ بکەم ڕای جیاوازیشتان هەوێ لا نێشتا لە هەندێشتا زۆر ڕاستە بەڵام هەندێک شتیش هەیە ناتوانم لا بمڕۆ ڕێبازی ئەو چکە دڵنیام زۆربەی ئەو کارانی ئەو ڕێبازانی ئەو هەڵی بژاردون تا ئێستا لەوەتێک کە لەگەڵیم هەڵەیەکم لێ نەدیوە خاڵێکتان نەکە ئەمەوێ بپرسم دکتۆر زۆر سەفەرەکە من ئاگداری هەم چەندین ساڵە سەفری وڵاتانەکە بم بەستی بەشداری لە فێستیڤاڵە نێودوڵەتەکان تا چەندە بۆ تۆ ئەم سەفەرانی ئەو ناخۆشەوە هەنێزار بێزار بووی لی وڵی کا کاروانگیان نزیکەی 5 ساڵە دەواجمان کردووە و تا ئێستا چەند سەفەری کردووە هەموو سەفەرەکانی بەبێ من ڕۆشتەوە هەموو سەفرێک بێکەوە ڕۆشتین مەرج بوویان نەوەڵام مەرج نەبووە بەس دائما خۆی ودەتی حەز ئەگەم ئەو خۆشانێک کە خۆم بێژدارم تۆشی لێ بێژ نەبیت ڕاستەکەم شاگوڵخان دکتۆر جان ئەگەر بمانە گوێمان لەو دەنگی خۆشەی خۆت بێ ڕەنگە بێ بینەران ئێستا حەزکەن گویان لە دەنگی دکتۆر کۆچەر بێ ئەمەوێ سوڕەتێکی قورئانی پیرۆز لەم شەوە پیرۆزەیە بە دەنگی جەنابی جۆمە لێی بێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم دەنگت هەر خۆش بێ خێرەتر بروسێ دکتۆر من ئەمەوێ لە کۆتای ئەم چاوپێکەوتنمان بەرەو پەخی جەنابتان بڕۆین دوو پرسیاری کە بکەین کەمی کاتمان هەوێ دکتۆر شەگوڵخان فەرمونون ئەگەر ئێمە ئەوێ بپرسن دکتۆر خواردنیکی تەندروست ئەگەر بخورێ لەم ڕەمەزانەیە چی بێت تا ئەگەینە مەتبەخەکەش بە هەنێ پرسیار ڕاستی ڕاستیژی هەندێک یعنی پرسگرێکە پەیوەندی مەدگەل کارۆنەی دروست بێ لێ ڕاستی زۆر سپاس بوو تا کارۆن جیام شوەیەکی ڕاستەخۆ ژە سلێمۆنیەش ماڵا دکتۆر کوچەر ئەمەریت گەرمەدەبووی هەم دەنگێکی خۆش هەم ژێری پزیشکێ سەرکەفتی خودی ئەمریوی درێژ کرد و هەر دەنگی وستا خۆش بوو نینەرەتێکە باش یا هەرێما کوردستانی گشتی هەر چهار پارچەیان کوردستانی لە دەرەوەی وڵات کردە خودی خێرایشی بنوێست بەڵێ تەماشا بنەژەمێ گەل مامۆستا ئەحسانی بەردەوام بکەین لەسەر بابەتێ کامچەوە هەیوا ڕەمەزانە پیرۆز بکینە قوتابخانەیەک ji بووی
کار و روشت و هزرین باش و پشتی رمضان جی بردام که ما مستم هی و رمضان دا ایدی دو بشه خلکی مهیه بشکن و که مبرینو که دست بکری بردام قصد مزگفتت کن بردام خیر و باشیت کن بردام نوا باشیه دانه بشکیدن هیه گفتن هی و رمضان دا خیر و خیرات و باشیه و روشت وانا گلک باشترش برای هی و رمضانه بس بشک هیه زیادتر آخفتنین کریت یانجی ترانه پیکرم پی خلکیت کن اوه تنت هی و رمضان دا وان کارات کن عاقبت آنجی سزای وان کساده چه بده ترانه پی خلکیت کن کبتنت هی و رمضان دا کارم باش کن براستي يعني بداية رمضان بري رمضان بيجي والرجع خطبة كم يا بري رمضان من إشارات في شندي دم الدا والسر دزقت رقاندن يجي من إشارات بندي دم قلتي أبروكا يقولناها إيجار مازنا بو ويكاسي أبيت ناف مزقفت دا ويجان جاي ببينت يعني ويك شخصي ببينت إني كوشني أبرو قصة مزقفت كتواتي ترانا ببكر بيشتي أبي عبد رمضان يد بيشتي مثلا توهاتي ها ديماي كات توهاتي فيريفا يعني استهتار بخلقي كبكت يعني هر قاوة أفمرو و ببيتا سبب كو أب كابرا دي تريش نهاتي مزقفت دا هاتي عبادتي دا بهريتن قلنا حاوي حمي عندي نبيجي كنكت قلنا ستويبي مروفيا لو ما نقبرك أد بيجينا خلقي خو أبيت ناف مزقفت دا وقالك خدشن العبادتي دا مصلية مزقفت بردوامن بجني استقبالك جوان يا جرم لوي كسب كان أبيشني هاتي قصة مزقفت كان الشياري أزمان خوبينا الشياري أزمان خوبين رفتارك جوان اللي بكين رفتارك جوان قلب بكين با أخلاق إسلامي أخلاق پیغمبري ور بگيرين با پیغمبر اسلام كان خلقه القرآن كان القرآن يمشي بين الناس چوا رفتار پیغمبر اسلام قال عالمي چوا بويا ام رفتارك جوان قلبي خلقي بكين اگر وی خلقی ویش ندیتی احتمالا سر 20 ساله عمری وی نویش نکریا یا مثلا 30 ساله و 40 ساله نهاتی و مزگفتی و عبادتی و تراویح نکرینه ابروکه خودی کرم کرد هذا مزگفت دا اسلام دین همیه نه بد از دست خوب دم سنگی خو رزیل بگیرم براوی از یادم مزگفتی رزیل بگیرم ولی بکم رفتارک و جوان کو او بردوامی بدت او شعورك اطمینان اللي مزگفتی ور بگیریتن حتی مثلا زاروکا ابروکه زاروکی مت مزگفتی دا مثلا زاروکه مشاش نمزگفت دا او ابا بزاروكي والله با قصبه هادي ابا زاروكي نو برچي هادي يعني ترانه واستيطار بزاروكي يعني زاروكي صحبتك الشقق اللي دب در بخا اب زاروكي بتسبب هلانوي مزگف بلانه او بيراميده او ملايا او صوفيه او كسي مزگفت او جحيله بزانيتن هر اگر تركم مزگفت كر دي خطايا الناس توي فيدايا ابا بسببه ابا دي ابي سبب لو مانه هر تشتكي ما سيدا جوان ام بمبر خوب ديني اگر ام براور بكين قال پیغمبر خوش تبي عليه الصلاه والسلام وام اخلاق پیغمبر تطبيق بكين حرفيا تشكي او قدوه وشامل كبما پیغمبر صلى الله عليه وسلم يشين باشين قصبه درنا مزگفت هتا بچيك زارو بين ما تش مشكله نوبت جانا خدا بار بك يعني رفتار پیغمبر السلام كبره هات يد پیغمبر اسلام سربن وش كتري هنا تقديم پیغمبر كي پیغمبر اسلام سربن ديد اشفيان ومحبات هات وجدير في غازي كت يا رسول الله من قبيل كيف متوشي كتير دايق من دائما متيناي از قال حشتت كم تشنينا انا خد رفتار پیغمبر نبي يا پیغمبر خوب پیشینت پیغمبر عليه الصلاه والسلام چه کر دل یک کده به خدا و گرنشی ابي پیغمبر دید اجار کیفایات مفرح بو دو خاص سه خاص حتى وشي خلاص كري داوي پیغمبر شکراوی کرد داب سنگ خو سنکاخو کرا غار قلت يا رسول الله اسمع ممنون تمام وهذا چی تو هيت کرنشید صحابه من دوش قلت يا رسول الله طب وش ندامه تجارته انا كر يعني انت شيء هذه دبره ما جداي قلت والله من اول تلي كده ده بخدها قلت ما ديت اشتنت شي بو قالك انا خوش بو طرج بو يعني سر تعليب ابو قلت من نور يوم دم هوا هين بيجني بوشي تابع بو پیغمبر انا او شعور ابن خوشيه بكات قلت دوي مخار خراب تربه حتى خلاص كري ايش كي كم بختر بو قال قلت من شعوري بي ورقت السلام جي فيريفون راوشتو مش پیغمبري صلى الله عليه وسلم ابي راوشتي پیغمبري گنج کشنی قسم مزگفتی کرد چم کیف خوب ببین حتی خلاتید کرد جام رفتاری بکم چنین برا چیش کالا زاروکه خلاتی کرد منه دنگ خوب لون کرد که راقیجی مزگفتی بکره غار چم بقطم در بخم خلاته پیغمبر علیه السلام نویج خطبه راوستان سر منبر خطبه راوستان هات چو حسن و حسین اینا دانا سر منبر قال خود حتی خطبه تمام کردی چون نویج سجده دريش كي قلت بوت دريش يا رسول الله شي بو وحي بوت هات الصحابه قلنا والله حسن وحسين هذا سر سر من از نويج دابو مدلنا دا يسعى جوان بكام يعني ابرو كان مثلا مزقفتي دا
جحيلك ياشني هاتي ما جواني هاتي مزقفتي دي نفيجي كتراويح كات ما مستاجي فيجا شو بدنجي كي خوشيله او فيجا دنجي خود بردتن و دي نفيجي دينيش كات تراويح دينيش كات يا نفيجا سبيدي دينيش كات يا نفيجا دي دينيش كات ولا بكت او كبردي ملال بوتشيبت پیغمبر خدا علیه السلام او قدوت جابری کرد بوما پیغمبر البحث میوان پیغمبر ان شاء الله پیغمبر زاتر بحثی بابت که ما مصطفی اخفن 22 ام برین دی برا فولری و چین افکاری من نورز دیگر ما بزنین کاروش له هولری شو بل تماشا ونجا شوی که راست خو برا افکاری من نورز عبدالله بشوی که راست خو ل نخوشخانه فریا کوتن لګل مان دبیت بتایبتی لګل او کارمندانه دبیت که کاریان خاوین کردنەوە یانیش پاک ڕاگررتنی ئەو نەخۆشخانەیە دەبێت نەورەز جانم کاتت باش زیاتر باسی خاوێنی نەخۆشخانە بکەین و ڕەوشی کارمەندانی خاوێنکردنەوە بە تایبەتیش لە مانگی ڕەمەزان چەند ماندوو دەبن و کۆمیراش بوویتە فەرموو نەورەز جان. بەڵێ ژڤان جان ئەم کاتێک تۆ باشتر ئەم کاتێک بینەرانی کوردستان 24 باس درێژە من لە نەخۆشخانەی فریاکەوتین ناوەندم لێرە من ئەوەی دەبینم کە بەڕاستی نەخۆشخانەکە یەکجار بە شێوەیەکی باش پێشوازی لە نەخۆشەکان دەکرێت و لە هەمان کاتدا ئەو کارمەندانەی کە لێرە کاری پاکردنەوە دەکەن بەڕاستی ئەرکێکی پیرۆز بەجێ دەگەێنن نەخۆشخانەکان زۆر بە تەواوی پاکردوتەوە و هەموو ئەو کارمەندانە ئەرچی خۆیان بە تەواوی بەجێ دێنن. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ کاک ناوەکەم لەبیر کرد کاک سەید ئادەم قسە دەکەم کاک سەید ڕۆژانە بۆمان باسی بکە وەکو بەڕێبەری کارجێری ئەم نەخۆشخانەیە کە ڕۆژانە چەند کەس سەردانی ئەوە دەکەن چەند نەخۆش. بەێ پێشەچی بە خێراتتان دەکەین دەستخۆشتان لێ دەکەین تاوانەمە نەخۆشخانەی فریاکەوتنی ناون تایبەتە بە ئەو نەخۆشانەی کە یعنی هیلاکن بە هەناو یعنی زیاتر نەخۆشی دڵ و زەخت و جەڵتە و بەشی ئەوەشمان هەیە ڕاوێژکاریمان هەیە ڕۆژانە نێزیکەی 400 تا 500 نەخۆش سەردانی مە دەکەن بە دایمی لەبەرەوەی ئێستاش ڕەمەزانە زیاتر کارمەندی تەواوتان لەبەردەستدا بۆی پێشوازی لەم ژمارەیە بکەن. بەێ کارمەندی تەواومان لەبەردەستدات و 24 سعات مستەشفاکەمان کراوەیە و 24 سعات کارمەندمان هەیە و بە شەفت دەوام دەکەین و خەفارەمان هەیە. زۆر سپاس. من دەمێت لەگەڵ ئێشەگیری کارژێریش قسە بکەم کاک حازی غازیم کاتت باش تۆ باسمان لۆ بکە کە لەم شەوانی مانجی ڕەمەزانەدا کە حاڵەتی وا بدێن لە چیتان کەمە چیتان پێویستە؟ والله بەخێراتی کەلا لە بەڕێزەکەتان دەکەم پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە موسڵمانی جیهان و بەتایبەت لە کوردستانیش دەکەین. موادەکان باشە هەمووما هەیە بەس بەعزە مەواد هەیە مەسەلەن ئێسۆکی پاڕەسوول بتن مەسەلەن کەمە لێرە زیاتر لایەنە خزمەت گوزاریەکەیە لە ڕووی ئەمبوڵانسی پێویستان لە بەردەستدا بۆی نەخۆشەکان بگازنەوە. بەێ لە خزمەت گوزاری تەواو دوی ئسعافشمە ئێشگرە لە میوڕان لە بەیانێتە بەیانی 24 ساعت. کارمەندەکان کە لەم شەوەی مانجی ڕەمەزاندا ئێشەگر دەبن لەگەڵ جەنابەت چۆن کارەکانی خۆیان بەجێ دەگەن؟ وڵای کارمەندەکان 24 ساعتیش خەفەرنەوەی ماندی دەبن هیلاک دەبین لەگەڵ نەخۆشیش زۆریش ڕوومان تێدا کات. زۆر سپاس. ژوان ئەگە لەگەڵم بێ من دەمەوێت بڕۆمێنێ و نەخۆشەکان پزیسکێکی خانم لێرە ئێشەگرە پێم وایە ئامادەیە بۆی قسەمان بکات دەربارەی کە ئەو نەخۆشانێک کە ئەو نەخۆشانە زیاتر چین کە سەردانی نەخۆشانی فریاکەوتنی ناوەند دەکەن لەگەڵ پزیشکی ئێشەگر قسە دەکەم. ئەگەر لەگەڵم بیژبان لەگەڵ ئەو پزیشکی خانم پێم وایە ئەوەیانەوانە بەڵێ سڵاوتان لێبیت. پێمان بڵێن ئێوە وەکو پزیشک لێرانە ئەو نەخۆشانە چین جۆری نەخۆشەکان چین کە سەردانی ئێوە دەکەن لە مانجی ڕەمەزانە ڕەنگە تەسەموم زۆر شتی دیکە بێت چین ئەگەر ئێوە زانەرمان بکە؟ وەڵاهی بە زۆری نەخۆشیەکان هەموو جارای بوونی خۆراکە زێک چوونە ڕەشانەوەی ئەوانەیە نەخۆشیەکانی دیگەش وەکو ئەوانەی بەخستە سەلەن زەخت و سوکەریان بەرز دەبیتەوە ئەوانیش دێنە ئێرە چارەسەری تەواو وەردەگرن؟ چارەسەری تەواو وەردەگرن بێگومان. باشە خۆتان نەزان ینی ئەوەنەی ئەو چارەسەرانەکەی وەردەنووسن حەبە یاخود دەرزیە تێبینی ئەوە دەکەن کە لێرە هەیە ئەوە پێویست ناکە لە دەرەوە بچن بیکڕن؟ زۆربەی ئەو چارەسەرانی ئەمە بۆیان دەنووسین هەموو لێرە هەیە یەکێک پێویست بێت زۆر زۆر زەڕۆری بیتن لە دەری لێ بۆیان دەنووسین احتیاتی. زۆر سپاس سەرکەوتوو بن. ژڤان من دەمەوێت بگەڕێمەوە لای تۆ بەڵام من دووبارە ئاماژە بۆ دەکەم کە ئەو کارمەندانەی کە لێرە کاری پاکەرەوە دەکەن بەڕاستی ئەرکێکی زۆر زۆر پیرۆز بەجێ دەگەێنن ئەوان بە شەو ڕۆژ ئاندێکیان بە زمانی بە ڕۆژەوە
ئەم نەخۆشخانەیە پاک دەکەنەوە بۆ ئەوی هەم پزیشکەکان و هەم کارمەندەکانی دیکە و هەم نەخۆشەکانیش کە لێرەن هەرچەندە نەخۆشن بەڵام لە ڕووی دەرونیەوە کاتێک خاوێنی دەبینن ئارامتر ببنەوە. دەستەکانت خۆش نەورەس عەبدوڵڵا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ئیدی ناوەت لەگەڵمان دەبووی لە هەولێری پایتەخت زۆر سوپاس بۆ ئیدی زۆر سوپاس بۆ هەم پزیشکە هەمژی کارمەندێن پاقشکردنا نەخۆشخانەی ڕاستیژی پاقش ڕاگرتنا نەخۆشخانەی ji xalên herê giring ya da ku êdî tenduristiya nexweşan berev baştir ve zor spas bû te newres û zor spas bu hemî karmendên nexweşxanê jî. Temaşevanên jamê berdam kim ser babetê xud gel mamosta Ehsan Rêkanî pêşnivê ji terxîn mamosta em behsa hint reftar an ku hint bêjin tişt hene nava komalgehê da yani hizreka xelete. Bu numune êdî zalamek alîkariya xêzana xwe naket taybetî jî hêva Remezanê da dibêjit meselen eybe eger mêhvaneke bit amanekî raket هندك بجنيه و چاتو آمان رات کی آنجی هر کاری که دی هاو چون وان هزریت خلد بگوهرین ولی بچنه سر بابتی دعا ساخی و سلامتی با همین ساخت کن قبل الله سلامتی قبل از بفرق کتبه بابتی ما برینو کم گوته جنابته یعنی هر تشتکی ام بکن اگر بس درستایی ام پیغمبری علیه الصلاه والسلام خوب کینا قدوه هر وکی خودی گوتی ما لقد كان لكم في رسول الله اسوه حسنه او قدوه بما و چه مشکل جان خدا نابرن ام چه تشت شرمینا که جان خدا کر ام ایوب که نچافلی کر هم تشت جی نجاحت و سرکفتن موجود جنابته مثلا افجح الى هذا مزگفته برینو که مثلا امامی دریش کر پیغمبر قدوه بتن پیغمبر علیه السلام بیشتر نویجاس پیدی دا يعني اطول صور تخاندن درشترين صورت خواندن صورت بقره بله بیشتر پیغمبر سلام دمیگه گل بچیکا دنگ جرا دبینی دنگ بچیکا هاته بیشتر اقصر صورت صحابه گفت یا رسول الله بو توکر صحبه چی بو گفت دلم ما 5000 کاوه ابروکا خلک کی هاتی حتی سپیدینان بیتابی نبینان بیتن حتی نبیز سپیده یه سن ویژه ملاج مزگفت دبید نبیج درش نکه چونکی اف جحیله اف کسی یعنی دیماندی بوی پیله بلازیکا نویجه خلاص بکت و بچ تبع مستخوزی مگل وقت بازدتر ما بحث راوشت پیغمبری صلی الله علیه و بس کورتی اگر سر بی بابتی بله یادی تریجی مثلا هفدو بکین پیغمبر علیه السلام قدوه مال خدا پیغمبر مال خدا همیشه شول به مال خود کردن يعني خارنا درس كده پیغمبر اسلام سر بنجل کی خوی دره پیغمبر علیه السلام چه شول هات مال دو کریه به ابروکه عیب بوما اگر ام بیجین از هاری کاریا خزانه خود مال دنا کم ام ببزانی و عیبه اگر هاری بکی نه عیبه اگر هاری نکی هنگی عیبه چینکی ظالمینی نه او انسان خوبین در و مازن اش آفرتا خوب فلانی و بی خزانه بلکه ابجنه هنه اب آفرتانه یا ابروکه بروجیه و کی ظلامی ويات مطبخي ب 24 ساعه يعني ياد بيتن نيفر دستوبت خارني وفيجر ما مطبخ داليلانگه حتى فطاري وبشتي فطاري جي حتى جاي پاشي فطلا حميد جان و عرب اخذ شريعه الاسلاميه ده واجب نيه سر في افراتي بچنده بكتبه هميات که طوعا بو في ظلامه هنه لو ما نبيتن رفتار پیغمبري گل افراتا امي رفتار بيگر بنين جانا ما بلا بختوري ان شاء الله بختوري یک باشتر و کاریم باشتر ما مست احسان ریکانی پیشنوی جو ترخوین نوا پاشی و 13 گل مدوی خود خراب نوستو يلا سپورت سرکفتی يا ربي هسه برای تماشا بنجا پاشی و 13 بردان که لپشتی نو ورکا کورت امی برف توری 2 ساعت دوم یا پاشی ببچ ولی تماشاوین هجا دیدی که هوای خوش داد نووی باغچه استاد جان یه پاشی ودا ساعت دوم یا پاشی با 13 ج کردستان بسیار شیعه که راستا خوب بردام که خود حس کرد به ساعتی دام جب بحث بابت که گرین کین او جیب پاراستنا دوددانا جن همین نخوشیا کا پراستجی دوددان اگر تندروز بند الا شک تندروز محبت جوی بابتش خود حس کرد میوانه که طیبت من دید گلمه دابتو بدی صحت و عافیت بد بوان اول نکم جیلی خارنا پاشی و خوب بردام کن تماشاوین هجا ام دی برف سوریا و چین لیام بحثا روشا آلوزا سوری نکنی دی پراستجی اف در باسی 7 سالان بو روشا سوریه یا مروی سیاسی گلک و گلک خرابه پیویای کتنا و هی و رمضان ده اف روشا برف باشتر و چطور پرزگریک بینه چرا سر کردن دیر جر روشا سیاسی خراب پراستجی ناوا هند زنجیرین سوری دا ما دیت یا کچا نریتین طیبت و خارنو و خارنین طیبت این هی و رمضان ده ناوا سوریین کون و نکاج دا هنه اف نریتین طیبتین کونار نکاجی هی و رمضان دا طیبتی جی جبوی خارنو و خارنین طیبت ده ناوا سوری دا بگشتی جالی خلکی و
تێنە بجێئینان ئەف نەریتێن تایبەت حتا ڕەوشە ئاڵوزدا خەلک ژیانە خۆیە ئاسایی ji Sûriyeyê de derbas ke û beref Sûriyeyê û zanên rewşa xelkî di nava heyva Remezanê de çawa ye û paşîv berdam ke hîn jî berdam gelme dav. Tevî berdewamiya şerê Sûriye û guhertina rewşa wê lê hîn gelek tişt weke xwe mane. Di rojên Remezanê de xelkên wê hîn nerîtên xwe yên kevnare diparêzin. Çêkirin û firoştina cûreyên badê di vê mehê de zêde dibe, bi taybet jî badeya Sûsê ya ku li Sûriyê navdar e û di rojên Remezanê de bi awayekî berçav li tevahiya bazaran tê firoştin. Xwediyê vê firoşgehê cuda ji gelek firoşgehên din, badeya Sûsê bi awayekî sade û li gor berê û li pêş xelkê çê dike ku ew dibêje وسا ji berkarê wî baştir e. Em ti destpêkê de Sûsê hinekî şil dikin ta nizîkî 10 dem ji mêran. Ji dema paşîvê ta roja paştir nîvro. Wisa dihêlin û piştre tîn me vir û pêş çavên xelkî çê dikim û difiroşim. Nerîtên meha Remezanê li Sûriye gelekin bi taybet duwarên xwarin û vexwarinê de. Şîrînî jî di Remezanê de baş tê çêkirin û firoştin ku şîrîniya bi navê Marûk taybet e bi wê mehê û gelekî tê çêkirin û firoştin. Çêkirina marûkan nerîteke me ji bav û kalên xwe wergirtiye. Ku xelk piştî iftarê perçeyeke marûkê yan jî her şêrîniyekê dixwin. Ku gelek cûreyên wê hene. Xelk bê wê nikarin bi taybet li vir li bajarê Helebê. أي واحد يعني مطلوب بيجي واحد بطلب مثلا بالموز نسوي له معروك أو شيء. Xelkên Sûriye çi ji dervî welatên xwe yan jî di nav de tevî çîrokên şer û xemgîniyê hîn hewl didin jiyana xwe bi asayî derbas bikin û nerît û awayên xwe biparêzin. Çîmen Adil, Kurdistan 24. Lî spas bi Xwedê me pakêjek ser Sûriyê dî dîr ji aloziyê, dîr ji jiyana nexweş û zehmetiyê îşillah rew ji berev baştir ve biçût rastî xwarinên Sûriye bi taybetî jî xwarin û şirînahiyên Şamî bi navodengin. Em ê bernamexweyê paşî vê berdewam bikîn ji bo babetê tenduristiya dev û didana Xwedê hes kir ev şeve Duktor Bilal İsmaîl qutabiyê borda doktorayê ji wî nexweşiyên dev û didana de gelme da bi Duktor Bilal zor bixêr bê û Remezan te pîroz. Spas selamet bî. Doktor be li sereta we begiştî basî didan bikein. زیاتر چ نەخۆشیەک توش دەبین لە وریدانەکان بە تایبەتیش نەخۆشیە باوەکان لە هەرێمی کوردستان. بەڵێ سەرەتا بەناوی خوای میهرەبان سوپاس بۆ ئەو میێوانداریە بەنسبەت نەخۆشیەکانی دەم و ددان لەناو خۆمان وا باوە بەس کلۆری لەگەر هەوکردنی پوک و شت زیاتر یعنی بە نەخۆشی دداندا دەندرێت ئەگەرمە بێت و بین پۆلینی نەخۆشیەکانی دەم و ددان بکەین دەتوانین برێن لە دوو لە زیاتر یعنی خۆی دەبینتەوە بۆ نمونە ئەو نەخۆشیانەی کە تایبەتە بە ددان بە پێکهاتەی دانەکە کە کلۆربوونە ئەوانی تریش کە پەیوەستە بە پووک هەوکردنی پووکە ئەو هەوکردنە زۆر لایانی تریشی لەگە دەگرێتەوە بۆ نمونە زار وایە هەوکردنی ئەو جیرفانانەیە کە لە مابینی ددانەکان هەیە جار وایە دروستبوونی کیسە لە پووکەکە دروست دەبێتەوە هۆی هەڵە ئەوسانی بۆ نمونە شەویلاگەچی لا شەویلاگەچی یان جاروایە ئەو هەڵ ئاوسانە ینی دەگوازرێتەوە بۆ ناو ئێسکەکە ئێسکەکەش جاروایە لەگەر هەڵدا ئاوسێ و ئەستور برێن دەتوانین بڵێن ئەستور دەبێ و ئەو ئیلتیهابات و ئەو هەوکردنە بۆ ئێسکەکەش شۆڕ دەبێتەوە ئەوە هەمووی لە ئەنجامی کلۆربوونی دان زۆر جار سەبەبە لە بۆ ئەو شتە و جاری واژ هەیە هەر بە خودی خۆی پووکەکە هەوی کردووە ئەویش دەبێتە سەبەبک بۆ دروستبوونی ئەو حاڵەتانە ینی بەگشتی دەتوانین بڵێن پۆلێنی بکەین کلۆربوونی ددان لەگەر هەوکردنی پووکەکان زیاتر ئەوە باوە یعنی باوەکان ئەمانە بۆ ئەوەی هەم دووربین لە کلۆربوونی ددان لە هەوکردنی پووک چون تەندروستی یانی شخاوێن ڕاگررتنی ددان چون دەست پێ بکەین بە تایبەتیش لە تەمەنی منداڵی بۆ ئەوانەی بۆ ئەو دایک و باوکانەی ئێستا منداڵیان هەیە
چۆن دەست بە خاوێنکردنەوەی ددان بکەن بەخۆی زۆر زەڕورە ینی خاوێنکردنەوەیدان لە تەمەنی زووی بکرێت بیدات بە ڕۆشنبیرکردنی دایک و باوکی مناڵەکان کە دەگاتە تەمەنی 6 مانجی بەسەرەوە ئەو کات هاوکاتە لەگەر دەرچوونی ددانە شیریەکان وا چاکە لەو فترەیە تا بکرێت شیری دایک وەگری لەبەرەوەی مکەویناتی زۆری تێدایە کە ئیسفادە بە خودی ددانەکە و بە خودی پووکەکەش دەگەیەنی دواتر ناو دایکان وا باوە کە مناڵەکانی لە شیر دەکرێتەوە ئەو شیری دەستکرد تۆزەکە دروست دەکرێت و دەدرێت بە منداڵەکان وا چاکە کە دەیدرێتێ دوای ئەو شیر وەرگرتنە هەر هیچ نەبێ ئاوێک دوای شیرەکە بخواتن منداڵەکە بۆ ئەوەی ئەو پاشماوەیە کە ئەو شیرە دەمێنێتەوە بە ددانەکەی ئەتۆ بڵێت و نەڵێ یعنی مکەویناتی باشی تێدایە و لە هەمان کاتدا ڕێژەی شەکرەشی هەر تێدایە ئەو شیرەیە کە مانەوەی ئەو پاشماوە شەکرەیە بەسەر ڕووپۆشی ددانەکان دەبێتەوەی کلۆربوونی ددانەکان وەکو باسمان کرد لە تەمەنی زوویەوە مەفروزە داک و بابی منداڵەکان ڕۆشنبیر بکرێ فلچە و معجون بەکاربێنن لە چ تەمەنێک معجون بەکاربێنێ بۆ منداڵان دکتۆر بەخۆی وا چاکترە لە تەمەنی 3 ساڵی بەسەرەوە ئەوانە ئەگەر بکرێت کەم تریش دەکرێت بەس دەبێت لە ژێر ڕعایەتی دایک و باوکەکەی بێت چی بەخۆی منداڵەکان نازانێت دەودانی بشوە دەبێت دایک و باوکی ئاگاداری بن هەر هیچ نەبێ لە کاتی شوشنەکە لەگەڵی بن و ئەو هەویرانەی ددان کە ئێستا زۆرە لە بازار کە لە سەیدەڵیەکان لە دەرمانخانەکان ڕێژەی فلۆرایدی تێدایە ئەو ڕێژەیە بە ڕێژەیەکی زانستی دادەندرێ لەناو ئەو هەویرەیە ئی منداڵان تایبەتی ئی منداڵان تایبەترە ئی گەوران و دەتوانین بڵێن گەورەتریش یعنی ڕێژەکە دەگۆڕێ بەپێی ڕێژەی بەپێی تەمەنی برێن خودی کەسەکە بەسم بۆ نمونە بۆ منداڵان واچاکە ڕێژەی فلۆرایدەکە لایانی کەم 1000 تا 1350 ppmb ئەوە یەکەیەکە پێوانەیە لە بۆ فلۆراید کە لە خودی چەند دکتۆر ئەگەر دووبارە بکرێتەوە یعنی لەسەر بەخۆیەکە نووسرایە بەخۆی نووسرایە مکەویناتەکە تێدایە بەس ئاخیر برێن بەحسی بەریتانیا ینی گۆڤمنت بەریتانی کە ئەویان وایان بە چاکدانای واش پەی ڕەوی دەکەن کە ڕێژەی 1000 ppm فلۆراید لە هەر شوشنە کە دادەندرێت لەسەر فلچەکە ئەو مکەویناتە بەخۆی لە ناو ئەوەی هەیە لە ناو هەویرەکە کە دادەندرێت لەو ڕێژەیە ئەو هەزارەیە تێدایە کە پێی بشواتن ڕۆژانەش لە 2 جار کەمتر نەبی لە 2 جار کەمتر بەخۆی زۆربەی پزیشکانی دان وا تەوسیە دەکەن لە بۆ هەمووی یانی لە بۆ هەمووی شەر نییە بەس منداڵی لە بۆ منداڵ و لە بۆ گەورانیش ینی 2 جار بێ باشترین کاتیش کە تێیدا مەسەلەن کەسەکە کە بیشوە شەوان زۆر زەڕورە بەکاری بێنێ بۆ مەسەلەن بۆ نمونەکە تو تاوا بڕیارت داوە خواردنوشت تاوا هیچ کە ناخۆی دەم و دانت بە جوانی هەڵدەستی دەیشۆی و زۆربەی پزیشکانیش و ینی ئامۆژگاری دەکەن لایانی کەم لە 2 دقە بەخۆی 2 دقە بەسەرەوە بێ 2 خولەک بەسەرەوە بێ باشترە بە بیتوانیە تو پاکردنەوەکەی بە جوانی بکەیت لەگەر پاکردنەوەکەش داوی ددان هەیە دێنتەڵ فلۆسی پێدەرن بەکاردێ تۆ بتێ نەتەوێت ناتوانانی ینی هەموو ددانت پاکەیە و بە شوشتنی هەویریدان و فلچەکەی دەبێت ئەو داوەش بەکاربیێنی داوی تەندروستی نەکردا نانا دەبێت داوی توبی بێ داوی پزیشکی بێ بەکاردێ لە مابینی دانەکان بەکاردێنی بۆ ئەوەی ئەو پاشماوە خۆراچەی کە دەکەوێتە کەلێنی دانەکان فلچە ناتوانێت خاوێنی کاتەوە بەو خاوێن دەبێتەوە و ئەوەی کە بەنسبەت شەوان بەیانیانیش وا ڕاهاتوین ئەمە سبەی ناکەنانمان خوارد و کە دەچین بۆ سەرکار و پێش ناخواردنی بەیانیان یان پاش ناخواردنی بەیانیان خواردن یان پاش ناخواردن بەس ڕاستە خۆش نەک هەر پاش ناخواردن کە تۆ نانت خوارد یەکسەر بچی دەمو ددانت شوی لایانی کەم 25 دقە تا نیو کاژمێر با مەجای هەبێت چی ئەو مادەی کە تۆ دەیخۆی هەر سەچی بیدایی دروست دەبێت لە ناو دەم ئەو لیکەی کە ناو دەمتە کۆمەڵێک ئەنزیمی تێدایە یارمەتی دەردەبی لە بۆ شیکردنەوەی ئەو برێن ئەو پاروانانەی کە تۆ دەیخۆی بتێونێتەوە ئەو خوانانەی خۆمانج ڕۆژانە کانزای سوودبەخشی تێدایە سوود بە ڕووکەشی ددانەکان دەگەێنێ دەبی بمیتەوە 25 دقاق ئاوا مەسەلەن نیو کاژمێرێک مەجال لە هەبێ دواتر بیشۆ یاعتیادەوە بی بتوانانی ئیسفادەک وەربگری لەو هەرسکردنە بیدایی کە لە خواردنەکەی ڕوودەدا لە ناو دەمت دواتر کە دەچێت بۆ گەدا ئەوە
هەرسکردنەکە تەواو دەبێ و کارێکی تر ینی دکتور بیلال تو باس کرد لە 2 جار کەمتر نەبی بەڵام لە چەند جار زیاتر نەبی مەسەن خەڵکانێکان هەر پارو نانێک دەخون یانی شتێک دەخون ڕاست دەچن فلسە مازونی هەڵدەگرن و دەست بەدەدان شوشتن وایە بەخۆی وەچی باسم کرد زۆربەی پزیشکانی بدەن نەک هەر لە وڵاتی خۆمان لە وڵاتانی دەرەوەش وا تەوسیە دەکەن و ئامۆژگاری دەکەن ڕۆژانە 2 جار بێ کەسەکەش دەتوانێت مەسەلەن زیادی بکە بۆ نمونە مەسەلەن کەسی وامان هەیە هەوکردنی پوچی هەیە ددانەکانی ناڕێچێکی تێدایە دەتوانی مەسەلەن جارێکی تر زیاد بکە 2 جارێکتر بەس ئەکسەر لە 3 زیاتر کافی ینی خاوێن دەبێتەوە زیاتر زیادەیە ینی هیچ ناکە باش دکتۆر ئێدی لە منداڵیەوە هەر با لە منداڵەکان دەست پێ مەسەن بوو نمونە منداڵ کە ددانی دێ ساڵی هەندێک شت مەسەن دایکان دەدەنێ هەتا گەزی لێ بدەن هەندێک شتی پلاستیکی طبیە یعنی معدل لە دەستی منداڵان دەبینی ئەوە چەند کاریگەری باش و خراپی هەیە ئەوە شتێکی باشە بەخۆی لە ڕووی توبیەوە ئەو شتانە هەیە شتی لاستیکین بۆندارن بەڵام یعنی دەبێت توبی بێ خاوێن بێ کە ئەو دایکە دەیکڕێ بۆ منداڵەکە بەکاری دەینێ بەخۆی منداڵ لە تەمەنی 6 مانگی بەسەرەوە دەست بە پرۆسەی هاتنی ددانە شیرەکانی دەکە ئالەو کاتانە ینی پوکوشتی بە طبیعەتی حال یعنی ئەوە دەبێ تەنک دەبێ تۆزە نیشانەت لە منداڵەکە ڕوودەدا بۆ نمونە لیکەی دەوی زیاد دەبێ کەمێ نوزانەوەی دەبێ کەمەتایەک یعنی وا باز دەکرێت لە زۆربەی مەسەلەن تێکستە پزیشکیەکان ئەو کاتە حەز دەکەی کە ئەو منداڵە ینی دەوێت دانی دەرچێ کە وشی باسمان کرد پوکەکەی تەنک دەبێ ئەوە بڵێن یارمەتی دەرە لە بۆ ئەوەی کە گەزەی لێ دەدالەوە پوکەکە زووتر ئەوە ببێ برێن با بڵێن بتەقێ دانەکە کاریگەری خراپ لەسەر ددانەبی مەسەن بووەوەی مەسەن خوار ببی ددان کە گەورە ئەی چین ئەو شتانە کە مەسەن وا دەکات ددانەکانمان خوار دەبی بوو نمونە ئەم بەخوشم ددانم هەندێک خوارە یعنی هەر یەک و بەلاکی وەچووە چین ئەو هۆکارانە کە ددانمان پێ خوار دەبی لە منداڵیەوە بەخۆی خوار ناڕێکن ناڕێکی بەخۆی بەنسبەت ناڕێکی ددان هۆکار هەن بەڵام یعنی شخصەکە بە خودی خۆی جاری وا هەیە مەسەلەن بۆ نمونە کەسەکە شەویلاکی بچووکە ئەو قەبارەی دانەکەی کە مەفروزە دەربچێ هاوکات نییە لەگە قەبارەی ئەو بۆشایی کە بە شێوەیەکی سروشتی دانراوە بۆی ئەو ددانە لەو شوێنە دەرچێ فەواوی یعنی ددانەکە لە شوێنێکی تریان خوارتر یان لە مەجالێکی دوورتر لە شوێنی خۆی دەردەچێ ئەوەی باسمان کرد کە بچوکی قەبارەی شەویلاجی یانیش ئەوە تا هەر بەخۆی یعنی ئاساییەنەوە ئاسایی بە تەبیعەت دانەکانی ناڕێک دەردەچێ یانیش دەبینی مەسەلەن بۆ نمونێ ددانەکانی لەو کاتێک کە مەفروزە بێ کە دەربچیتن دەرناچێ گیر دەبێ گیربوونەکانیش زۆرن بۆ نمونە بە ئاسۆیی گیر دەبێ بە نیمچە ئاسۆیی گیر دەبێ یان مەسەلەن دەکەوتە شوێنێکی تر وەلو ئەو بابەتە زیاتر ڕەبتی بە پسپۆری ڕاستکردنەوە هەیە پسپۆری ڕاستکردنەوە ئەوان زیاتر شارەزاترن زۆر باش بەڵام وەکو من کە لە کۆلیش کە خوێندممانوی و شارەزایەکی ئەوتۆم لەسەری هەبی زیاتر ئەو بابەتانەیە زیاتر باسی دەموزدان دەکەین بەڵام ئێستا دەستینەوە لای ئیستانبول هاوکارمان لەگەڵمان دەوی بەڵێ تەماشەوان هێژا پاشی بەردەوام کە شوەیەکی ڕاستەخوو بەرەف ئیستانبول تایبەتیژی مەیدانە تەقسیم و پڕۆستیژی قەرەباڵغەیەکە هەری زۆر لێ دەرێتێ دیتم بە شەو ڕۆژی ئەمێ ئەفکاری خۆی ئەرژانداغی وەرگرین ئەرژان ئەف دەمێتە باش ڕەمەزان لە ئیستانبولێ تایبەتیژی شەوا سێزدە چاوە دەرباز بە و ژ تەقسیمێژی میدی بشکلاوە قەرەباڵغەیەکە هەند یا زۆر نینە و کامیرەش بوویتە فەرمو ئەرژان جوان پاشیوە بخێر بەم سەریدە بێژن ئەگەر کوردستان بۆ لە بێژن بشە و ڕۆژ جیەکی گۆ قەڵەباڵغ لە کو دەرێ بێژن ئەمێ مەدانە قادا تاقسیمێ نیشانی وام بدن چونکە 24 ساعت ڕۆناهیên دەرودۆرە قادا تاقسیمێ نایên girtin hem dema fitarê li vê derê û li bateke mezin heye tam li vê qadê ji bo bi hezaran kesî konê fitarê tên danî û bi taybetî ku penaber zêde tên fitara xwe dikin li gel kesên bêkes xizan feqîr û weke din ji derengiya vê şevê ku dema
پاشی و ایجی هن شاهین عجیب چالاکین جدا جتن کردن 100 متر دوری من چند جوان چند گنج کوک کوما موزیک خو بناو دکن سترانین جور برجور دبیجن دما پاشی به و کدن جل پیش من کسی که جوانه که کو خلق اوکرایناییه جخور الوی در شوین عجیب جی چه دکه دما پاشی و دل کسی کو روجیگر دین لور پاشی و خود در باز دکن به شو و خود دل کسی روجیگر هم ولاتین دن شادکه و کدن لقاده تقسیم ام دکارن بیجن 24 ساعت لولبات بردوام دما پاشی و جی هن کسی هن کو جبو دبار مال خود خابتن ام نگلشن هم ولاتین جی قصه بکن مرحبا جوله پاشی و روجی و بتایبتی گشتی چه با در باز دبه رند ام ورن باشی ویم چن مال خو ورد خابتن تلفر چه دکی چه دفروشی ام چای دفروشن چند ساعت دخابتی روجی 4-5 ساعت هم روجی دگری هم جی تیوی کاری دی کم بود بارا ملاقه زحمت نابش بود روی نه از حز دکم خوت چند زارین تنه 4 لو علی کم دخابتی علی کی خایت زارو کی خود دکی روجی چند چای دفروشی چه وقت کاری روجی تجارت خنا بیجم پلیس بلدیه کو قارشی منه بن امرن دفروشن قارشی مبن امکان کارم بفروشن قبلی نابه هناك رویا زافه هناك رویا هندکه ایجا 17 ساعت روجی تگرتن درجنی نجبوت ایجی هم روجی نه خاصه دا زیده بزنو نقم ضعیف ولات مج اگری رو گیمن اما ورا درجه رو درجه مرف جزور دبه گو از ساعت ده دا دچمه شغل از دخوتم حتى ساعت ده ساعت دخوتم بالنواستی دوستم هم روجی دکریم هم دخوتم از جاشچیمه هم ورا دخوتم هم تیمی ورا پاشی آلی دایکا خودکم پر دوستن جروی ورا پر دریجن گلک سپاس ملاوه قوت وجبه از سپاس جوان اگر کو به حدیث پیغمبر شب تی گوتن کو بهش جنت دبن لنگ دایکان ده او دایک براستی جبو و حدیث شریف نمونه چیم هم لالیه که دبر ملا خود که لالیه کی جی دم پاشی و تی و در قد تقسیمه و چای روشه و هم خیلی 4-5 زارو که خوش دکه تایبتی وقت دایی که نمونه هم دکارن و نشانی وام بدن و کدن کشو هوای استانبول کو بحث کشو هوای استانبول بکن او جوان ده هفته کو روزی درباز بیه لبل دی ساجی براستی هوای که جسری روزا یکم حتی نه هوای که گله که خوش او هنیک استانبول هيا یعنی الگوری سالم بورجی گله که هوای که خوش او هنیک استانبول هيا هر وها سپور مترولوژی دبیجن دروژن پیش دبکو استانبولوژی و باران به باره و کشو هوای استانبولی و گله کی خوش در بازو به و ما گوتو بود چند وشانین بری دجی گوتو بود استانبولی گله کی چالاکین زیادتر لگوری باجارن تنکرن لو ماجی به میلیونان کس لدورین جدا لقادی مزین استانبولی جی فتره خودکن و به تایبتی لقاده تقسیم جی وکو 24 ساعت لولبات بردوامه و روناهی و درجی 24 ساعت نایگرتن و نه حاجی ام وگرن سودوی و گوتن اداویش بر پیلن ارجان او تنکتت پقیش که کافه دا زور سپاس افکاری ارجان داخل شوی که راستا خوش قادا تقسیم استانبول گل مدابوی هر بجی دستو چاوین و دیکی جید خوش بن و خود زارو که نیجی بو بهلتی دی هم روزی جید گرن هم جی بردام سرکار خونه جبوی پیدا کردن پاری جیانه دی جان جیب زحمت ار زور سپاس بت ارجان ولی تماشا بن هجام دیال دکتر بیلالی زتر بحثا دفود دانا کین دکتر دوای که من دا گوره دبی دی بدیار دکوی رنگی ددانی هندک دا گوردره بقشتي ددان سر رنگی هي لسپیه و بو هندک میلوزر یعنی او خواردنانه که دیخون کاریگری لسر ددان دروز دکه باوی رنگی بو گردره بخوی تواوا بشوی چی گشتی خواردن زور تأثیراتی دروز دکه بسر رنگی ددان بو نمونه اوشتانه که زور رنگ دارن اوش لمان یعنی که رنگ دارن تأثيرات دروز دكا لسر خودي رنجي ددانكا يعني الأصل ددان سبيا بخوي ددان سبيا بس باش دتوانين بلين كسكان هميان يقر نوع الرنجي الدانيا نية يعني مثلا بون ولا كردستان بوشوي سبيا نية كا واي باز بين بلين تاو بون من كسا كردستان فرقي هي مثلا لقر كسا كلا داري
احتمالە ئەو ڕێژەی سپیاتی دانەکەی بۆ نمونە زیاتر بی مەسەلەن لەو کەسێکە لە کوردستان کەسێک کە لە ئەفریقای دەژی بۆ نمونە بەخۆی سپیە بەس بە حکمی ڕەنجی پێستەکەی ڕەشە سپیتر بە دیار دەکەوی ئەوەی جینار بەخۆی ددان بە شێوەیەکی گشتی فعلەن سپیە ڕەنجی سپی دەردەکەوی وەک باسمان کرا و خواردەمەنیانەی کە تەسیری هەیە کاربۆهیدراتەکان شەکرە زۆر تەسیری لە سەرددان دروست دەکات و جگەرە ڕەنگەکی ڕەش دروست دەکات بەسەر ڕووپۆشی دانەکە ئەو قاوە ئەوانەی کە شلەمانیەکان کە وتمان ڕنگدارن بە خواردنەوەی ڕێژەکی زۆر ڕێژەکی مەسەرەن زۆری ناتەن دروست تاوان دروست دەبیتن ئەو ڕەنگە بەسەر لێواری دانەکان و زۆر جاریش خودی ددانەکە ڕووکەشی ددانەکە سروشتی وایە ڕنگ زوو وەردەگری مثلەن ئەو مەوادەش بۆ نمونە مەسەلەن کەسێک جیاوازیەک وەربگرین لە مابینی دوو کەس هەمان ئەو شلەمەنی ڕنگدارانە بخوا لەگەر کەسێکی تر بۆی هەیە کەسێکیان زیاتر ڕەنجەکەی وەربگری بۆ احتیمالە لە ڕووکەشی دانەکەی زیاتر ئەو ڕنگانە وەردەگریتن و لەسەری دەنیشیت و ڕەنجی ددانەکە تێکدا کەسێشتر وانە بێ ئەی دکتۆر مەسەلەن کەسێک زۆر حەزی لە چاو قاوەیە بەڵێ ئەگەر چاو قاوەی بخوا هیچ شتەکەی دوای چاو قاوە مەسەلەن بخوا هەتا ئەو ڕەنگە لەسەر نەنیشێ مەسەلەن نەمینێ بۆ نمونە ئاو خواردنەوەی زۆر دوای بخوایان بەخۆی ئەگەر بکرێت دوای هەر بۆ نمونە وەک باسمان کرد شیرنەمەنیشی بە خۆمان زانین شیرنەمەنی سەبەبی ڕئیسین لە بۆ دروستبوونی کلۆری و ڕەنگرتنی دانەکان وەک جەنابەت باسی کرد چایە قاوە ئەو شتانە ئەگەر بکرێت دوای خواردنەوەکە هەر هیچ نەبێ ئاوێک لە دەوی وەرکە بۆ ئەوەی ئەو پاشماوەیە لەسەر ڕووکەشی دانەکە هەر هیچ نەبێت تەسیراتەکەی کەم بێتەوە و نەبێتە هۆی ڕنگداربوونی ددانەکە دکتۆر زیاتر هەر لە منداڵیەوە ئەم دایکانە و باوکان هەمیش منداڵەکە کێشەی شوشتنی ددانەکانی هەیە بە شێوەیەک بشوە بۆ ئەوەی کاریگەری خراپ لەسەر پۆک دروست نەبی ددانەکانیش بە جوانی خاوێن بکرێنەوە پرسیارێکی زۆر جوانە بەنسبەت ئەو بابەتی شێوە زانستی شوشتن شوشتن وەک باسمان کرد ڕۆژانە دووجار واتەکە ئەو فلچەی کە بەکاردێ نە زۆر ڕق بێ و نە زۆریش ینی سۆفت بێ باورێن نەرم بێ کە نەتوانێت مەسەلەن پووک و ددانەکە پاکاتەوە ژمارەیەکیان و بەخۆی ئەو با بڵێن ئەو کۆمپانیایی کە مەسەلەن بۆ منە فلچەی ددان دروست دەکا ئەوەی کردیە ینی وەک بڵێ نمبەری کردووە ینی ژمارەی نەک ژمارە بەس جای کردوتەوە بۆ نمونە مەسەلەن سۆفتی داناوە ئەکسترا سۆفتی داناوە سۆفت ینی نەرم ئەکسترا سۆفت زۆر نەرم بۆ کەسانێ مەسەلەن مشکلی پووکشتیان هەیە زیاتر ینی نابێ فلسەکی ئاوا ڕق بەکاربێنێ مەسەلەن زیاتر پووکەکە بوو ڕوشێنێت و تەسیری لێ بکە ئەکسترا سۆفتیانێ پەمووە ئای زۆر نەرمە میدیەم هەیە ئاعتیادی مابینی سۆفت و هاردیش هەیە کە زۆرەوە توندە ینی ئەوەکەی دەزوەکەی فلسەکەی باشتری ژوە هەتا بڵێن سەردانی دکتور بکەین ئەوان بوومان بەخۆی بەنسبەت ئەو بەڵێ بخۆی واتاکە ئەو ڕێنمایانە هەمووی لەلایەن پزیشکی دانەوە وەربگرێ ینی زۆر زەڕوڕە لایەنی کەمیش کەسەکان مەفروزە ساڵێ ئەگەر هیچ نەبی جارێک سەردانی دکتۆر بکە بەخۆی 6 مانگ 3 مانگ جارێک شەردی نییە مەسەلەن تۆ بتوانی بەخۆت ئەوەی تەشخیصی ئەوە بکەی کە ددانەکانت کلۆرە مەفروزە لای پزیشکی ددان پشکینێکی جوانت بۆ بکرێ یعنی کلۆریەکان بەڵێ هەندێک کلۆری هەیە بۆ نمونە لە کەلەنی ددانەکانەوە دروست دەبێت تو هەستی پێ ناکەیت تا دەگاتە کاتێکی یەکسەر بۆ نمونە خواردنەوە خۆی دەرێ ئاها دکتۆر وەڵی من دوێنێ خواردنێکم خۆیان ئاوە شکە ئەوە لەو کاتەوە نشکاوە ئەو پێشتر ئەو پرۆسەی کلۆربوونە هەبووە هاوکات لەو کاتەیە کە تۆ شتێکی ڕقی بەرکەوتویان خواردو تا شکاوە ئەجینا ئەو کلۆریە پێشتر هەبووە بۆ ئەوی تووشەوە حاڵەتانە نەبین مەفروزە مەسەلەن ساڵێ 6 مانگ جارێک ینی سەردانی پزیشکی ددان بکرێ هەر هیچ نەبێت چێکێک خۆی بکە ینی 6 مانگ جارێک یان هیچ نەبێت ساڵێ جارێک ینی پشکنینی دانەکان بک بزانین کلۆری شتێک جاری وایە هەندێک کلۆر هەیە بۆ دکتۆریش ئەستەمە ینی تەواو ینی بزانی چەند ڕۆیە و چەند نەڕۆیوە چەند بەشی ددانەکەی گرتووە ئەو کاتە پێویستی بە تیشک دەکات تیشک حاڵەتەکەی تەواو بۆ یەکلا دەکاتەوە دکتۆر ئەمە باسی ئەومان نەکرد شێوازی ددان شوشتن هەتا بۆ منداڵان بوو نمونە ئێستا کە فرچەمان نییە لە شتێکی وام لا نەبوو ینی کە پێی ڕوون بکەمەوە بۆ نمونە با بڵێن ئەمە ددانەکانە بەشی شەویلاگی سەرەوە وەردەگرین دەتوانین بیکەینە سێ بەشی پێشەوە بەشی تەنیشتی لای ڕاست و لای چەپت فلچەکە ئەگەر بکرێ لەو شوێنەی کە برێن لاینی پووکەکەت خەتی پووکەکەت لەگەر ملی ددانەکە با بڵێن نێچی ددانەکە
فلسەکە لەوێدا بندرێ نە زۆر زەختێکی زۆری لەسەر بکەی نا هەر ئاواژ ینی ئەنە خۆ مافوری خاوێن نەکەینەوە ددانە بزەوت ینی شتێکی ئاوا حەز بکەی کە زەختێک هەیە لەسەر ددانەکەت ئەگەر بۆت بکرێ بە سوڕانی فلچەکە نیوە بازنەیی بێ باشتر وەلو تۆزێ ئەستەم ئەوە ینی تەطبیق بکرێ بەس ئاوا بێ باشتر ئاوا ینی ئاوا باشترە تۆ پیسایەکە دەهێنیتە خوارەوە لەسەرێ بۆ خوارێ لەسەرەوە بۆ خوارەوە بەنسبەت شەویلاکی سەرەوە ئاوا نەک ئاوا وەک خۆت باست کرد خۆمافوری بەنسبەت ئەو لایەش ئەگەر بە هەمان شێوەی باسم کرد ئاوا بشوورێ بە هەمان شێوە ئاوا بشوورێ کە تۆ دابەشت کرد بۆ سێ بەش وا چاکە هەر بەشە و 15,000 تا 20,000 فلچەکە ئاوا بەسەری دابێ بۆ ئەوەی تەواو دڵنیا بیکە هیچ نەبێ پاکردنەوەکی باشت بۆ کردووە زۆر کەسمان هەیە بۆ نمونە بازەکە ئەوانەی تۆزە گۆشتنن ڕوومە توشتیان خەپە باوا بڵێن گۆشتەکە زیاتر کەوتۆتەوە سەر ئەو لە تەنیشتی ڕووکەشەکانی دانەکەی وا چاکە ئەگەر بۆی کرا تۆزێ بە پەنجە ئاوا برێن لا ڕوومەتی تۆزێ لا بەوە بتوانێت فلچەکەی بە جوانی بەسەر بگاتە هەموو دانێ بەنسبەت خوارەوەش بە هەمان شێوە با بڵێن ئەمە دانەکانی خوارەوە بێ یەکێتیجا وەکەوەی باسمان کرد لە شوێنێک کە پووک و ددانەکە دەگەن بەیەک فلچەکە ئاوادار بۆ سەرەوە لەو شوێنەی کە پووک و ددانەکە دەگەن بەیەک ئەو لاینە لەوێ دابنێ ئاوا فلچەکە بۆ سەرەوە وەک باسمان کرد بیکەی بە سێ بەش لایانی کەم هەر بەشەی 15,000 ئاوا بەسەریدا بڕوە بۆ منداڵانیش هەوا بۆ منداڵ ئەستەمە بەس ئەگەر بتوانین دایکیان باوکی بۆی بکاتن کێشە نابێتی ئەو بەنسبەت شوشنەکەی دواتریش بەڕاستی زەڕورە داوی ددان بەکار داوی ددان دکتۆر مەسەلەن جاری وهەیە دوای خواردن خەڵکێکی زۆر چیرکەدار بەکاردێنن بۆ دەرهێنانی ئەو پاشماوە خواردنەی کە لە بینی ددانەکانمایە زیان و خراپی ئەو چیرکەدارە هەیە یانی شتێکی ئاسایی دەتوانین بڵێن هەردووشی هەیە دەتوانی بەکاربێ بەس حتا بکرێ چیلکەکە زۆر باریک بێ باشترە بۆی ئەزیەتی ئەو پووکەی نەدا کە کەوتۆتە کلێنی ددانەکان زۆر زار تۆ بە زەخت ئاوا مەسەلەن زەخت لێ دەکەی پاری پێوانەی کە خایم بێتەوە هاوکات زەخت لە پووکەکەش دەکەی بە مروری زەمان پووکەکە دابەزێ زۆر نەخۆشمانەیە دەڵێ هاتووە دوکتۆر وەڵا کێشەم بۆ دروست بە پووکەکانم دابەزیوە کە لەی دەپرسی چۆنێتی شوشتنت یان چۆنێتی پاکردنەوەت حەز دەکەی خەلەلەکە هەڵەکە لە چۆنێتی شوشنەکەی بۆ منەوەک باست کرد کومبارانی شوشتیەتی ئەو پووکەکەی بریندار کردووە بە مروری زەمان دابەزێ لەگەر بە هەمان شێوە ئەو دارەشی ئاوا بە زەخت بەکارهێناوە ئەو حاڵەتەی بۆ دروست بوو مەسەلەن جاری وهەیە هەتا لە ددان شوشتنیشدا خینەکی کەم دێتە دەرێ مەسەن ئەویش هەری پووکیە بەڵێ ئەوە ئەو گرفتە زۆر باز دەکرێت ڕۆژانە مەسەن نەخۆشامان کەدن بۆ مەسەن نۆرینگەکان باسی لەو بابەتە دەکەن دوکتۆر دەڵێ ناوێرم دانم شۆم خوێنی لێدێ ئاساییە ینی ئەوە هەوکردنەکی بەسیتە لە پوچی کەسەکە دروست بووە ئەو هەوکردنە دەتوانین پۆلێنی بکەین بۆ نمونە مەسەن هەوکردنەك هەیە مامناوەندە هەوکردنەك هەیە تاڕەتەك لە مامناوەندەکەی برێن بەرزترە هەوکردنێک هەیە بەڕاستی هەوکردنەکەی تەواو هەوکردنێکی قورسە مەفروزە ئەو حاڵەتانە هەمووی لای پزیشکی ددان بدیترێ ئەو حاڵەتە وە لەو حاڵەتەش لە خۆی بە زیاد ئێستا لە کوردستان پسپۆرەتی زۆرمانەیە الحەمدولله یعنی لە هەموو لای خەڵک باڕوون بێ مەسەلەن ددان بەس پڕکردنەوە کلۆری و ئەوە نییە زۆر شتی تریشی هەیە بۆ مەسائلی مەسەل نەخۆشەکانی پسپۆری هەیە بەشی ڕاستکردنەوە پسپۆری هەیە بەشی لێنانەوە پسپۆری خۆی هەیە بەشی پڕکردنەوە چارەسەرکردن پسپۆری خۆی هەیە بەشی ئێستا خەڵکیمە زۆر مەسەلەن ڕووی تێدەکا بەشی جوانکاری هەیە ئێستا الحەمدولله مەسەلەن کەسانی پسپۆرمان تێدا هەڵکەوتون ئینسانی بەتوانان بەڕاستی ینی جێگە و پەنجەشیان دیارە دکتۆر بۆ ئەوەی هەم دوور بین لە هەوکردنی پۆک هەم دووریش بین لە کلۆربوونی ددان بەڵێ چون تۆش دەبین و چون خۆمان بپارێزین بەخۆی بەنسبەت کلۆربوونی ددان هەندێک هۆکار هەیە دەبی هەبن تا ددانەکە کلۆربی بۆ نمونە نەوعێک لە بەکتریامان هەیە زۆرە لە بەکتریامان هەیە ئەسیدۆجێنیکە یعنی ئیش لەسەر ترشەڵۆشی و ئەوانەیە دەکاتن ئەوە دەبێ وجودی هەبێ بەخۆی ناودەم وجودی هەیە کە حاڵەتەکان بەرەو حاڵەتەکی ناسایی دەڕوا زیان بەخش دەبن هەبوونی شەکرێکی زۆر کە بە مستەڵەحی ئینگلیزیەکەی سوکەرۆزی پێدەرن ینی ئەوە دەبێ وجودی هەبێ و کاتیش هەبێ دەبێ کات هەبێ و بە هەمان شێوە دەبی ددانیش هەبێ کە عملیەکە لەسەر ددانەکە
کلۆربوونەکە ڕوودەدا ئەو فاکتەرانە دەبێ هەموو پێکەوە وجودیان هەبێ تا پرۆسی کلۆربوونەکە ڕوودا پرۆسی کلۆربوونیش زۆر جار مەسەلەن نەخۆش دێ دەڵێ دکتۆر وەڵی دانەکانم هەست دەکەم زۆر کلۆر دەبێت نا حاڵەتەکە وان نییە ینی لە تەمەنێک دەتوانین برێن گەنجەتی یان لە تەمەنێکی منداڵکارە لەگەری هاتووە بابەتەکە ینی کلۆریەکە هاتووە ئاگای لێ نەبووە یان مەسەلەن احتیمامی پێنەدا ئیتر وردە ئەو هۆکارانەش لەگەری کۆبوونەتەوە ڕێژەکەی زیاتر کردی وای کردووە دانەکە مەسەلەن لەلایەک زەعیفێ و بشکێتن و کێشەی بۆ دروست بکات و بگاتە مەسەلەن کڕۆکی ددانەکە کە دەماروشتی تێدایە هەز بە ژانی دانەکە دەکات و هەر لە ڕێگەی ئەو کڕۆکی دانەشەوە ئەو هەوکردە کە بەکتریاوی لەگەڵە شۆڕ دەبێتەوە بۆ بەشی ڕەگ و لەوێش بۆ بەشی پوک و ئێسک و ئەوانە زیاتر باسی چارەسەریەکە دەکەین مەسەن پڕکردنەوەی ددان دوای کلۆربوونی بەڵام ئێستا دەچینە دیاربەکر و ئیشڵە بەردەوام بەڵێ تەماشەبن هێژا پاشیڤە ئەفشەڤەژی بەردەوام کە ئیدی گەلێک خەڵک نوکێژی لێ بەس چونکە ئەم هشیاری نامێدی ئەم نۆنەڤین ji بووی هشیاربینê li demê paşîvê mobaylê yenê tewqît kin da ku li demê paşîvê rabinşxe û poriyekê paşîvê bixwin lê li Diyarbekirê hêşta dî diholtê tevkaranîn ji bûyî paşîvê yenê xelek hişyar bin û beref Diyarbekirê û Bakurê Kurdistanê jî bi giştî êdî dihol lêdan berdam kel hinde cihal başûr jî heta nûke diholtê te lêdan hêviyayekê êdî ev nerî te veger te ve beref Diyarbekir. بله جوان دنباش ji Diyarbekirê îro mijara me ya paşîvê kevneşopiyeke qedîme ku her sal di meha Remezanê de dema paşîvê de ev kevneşopî bi awayeke zindî didome ev kevneşopî jî daholvaniye ku di demê paşîvê de daholvan ji bo ku xelkê rake paşîvê li dahola xwe dide û ji bo ku debara xwe bike jî vî karî dike em niha li cem daholvan فدلینه امجبی بپرسین گلو اف کار که چاوا نه چاوا دومینه وی کار خواه اف چند سالا وی ایشی دکه امین ها جکک فدلی بپرسن بله کک فدلی مرحبا شترم مرحبا به کک فدلی تو نها دهولوانی دکی پاشی و خلکی رادکی پاشی و اف کاره که چاوا چند سالا تو وی کاری دکی تو چاوا وی کاری دکی وی کاری والا زیاد کم بابا 18 سالی می کاری دکم اول نظام عليه بونه بوسه بلدي نظامه هذه مقامه ابو خيرم و مغلايه هي بلدي بو حجه صار من تخميكي بلدي حتى انا تشكيله دايما اوا ايشمه اوا والله تو چنده دست پید کی چنده دشی ماله ساعت یک نیوه دست پید کم دو نیوه اما ما دو نیوه داد قطعه پشتی دو نیوه تو جی دچی پاشی و خود طبي طبي امش پاشی و تخون جمره نيف ساعت کی بینه 40 دقیقه بینه مش نگجي مالا خو امش پاشی و تخونو جبلی وی کاری تو تشتاق دندکی؟ نه والله تشکی ناکم زدی بو بونه بوسه باشقه تشکیتنه تو دبار خود چه دکی تو چا پراقز نشکیش وی کاری؟ وی دفعه وی دفعه بو بونه بوسه سال حیا سال یک ماه رمضانه پشتی رمضان تو چت کی تو المالات گری تو حق خود خوازی؟ ما رمضان مثلا بازه رمضان دا بازه جی بایرام نخیراد بینه و دیم دست مال خود کنو پره خود کنه تو هم حق خود خوازی هم جی حق خواهی جشنه دخوازی یه عیده یه بایرام نقی عقد دفعه توبت ما قصاد عقد دفعه توبت کنو دفعه زورایتنه که بیا اوش خواه دل خود چه داسه مالات واسپاس اتجاوات رابی بله سر شما کرم که فدلی نها و بردوام به لخستنا داهولا خواه و الکولان دیاربکره و بگره و خلکه را که پاشی و کرم که فدلی تول دهولا خوابه ده و کار خواه بردوام که همیشی گوتنه ادی بدن اولره خاطره با ای زور سپاس افکاری ما ماهر بجایدی دهول لیدر نکتب ملانه زور سپاس بو افکاری ما پراستی کف نشوپی اکا یا کف نخوش دینا بیرام تیت وقتی ازی بچیک جی مدیل دما پاشی ویت مازن رادبین لپشتی حاضریت کنه شنی کامش رادبین همی گفت من مراد بی مقول دنگه دهول بال دما پاشی وی لپشتی از مازن بین پشتی اینگه من مقول بی کاپ شوی کیتین و خلکی هشیار کن جبوی پاشی فخارنه بله تماشا وین هجا دکتر زتر پیشتر بحثی کلوربونی دادن من کرد بلام
چارەسەرکردنی کلۆربوون مەسەلەن پڕکردنەوە ینی شێوازی ترمان هەیە بخۆی بەنسبەت کلۆربوونی ددان جۆری هەیە هەندێک جۆری هەیە بیدائیە هەندێک جۆر هەیە مەسەلەن پۆلێن کرایە بە هەمان شێوە ئەویش پۆلێن وشتی بۆ کراوە طبعا ددان کە کلۆربوو پێویستە پڕ بکرێتەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ بگاتەوە شێوە ئاساییەکەی خۆی کە پێشتر هەی بووە پێش ئەوەی باسی پڕکردنەوە بکەین دکتۆرەکو باسی کرد پۆلێن کراوە چەند زۆرمان هەیە مەسەلەن کلۆربوون بەنسبەت کلۆربوونی مەسەلەن هەندێک کلۆربوون هەیە با بە کوردەکەی زیاتر باس بکەین بۆی خەڵکی زیاتر لێوان ئەوە کاتەی بگاتن هەیە لە ناوەڕاستە هەیە لە لاتەنیشتە هەیە لە لای مەسەلەن با بە کوردەکەی بڵێن ملی ددانەکەیە توش بووە بەنسبەت دانەکانی پێشەوە عادەتەن لە کەلێنەکان دروست دەبێ کلۆریەکان زیاتر وایان لە ملی ددانەکە دروست دەبێ بەنسبەت ددانەکانی پشتەوە زیاتر لە ناوەڕاستەکە و لە لاتەنیشتەکەش یانی زیاتر بە حکمی ئەوەی ڕۆژانە هێزەکی زۆر بەکاردێ لە هاڕینی ئەو برێن خواردنانەی کە ئەمە دەیخۆین و بەکاری دێنین و ددانەکانش بە تەبیعەت بەخۆی ڕێڕەوی تێدایە گروڤی بچوک بچوشی تێدایە ئەو خوانانە جاری وا هەیە لەو گروڤانە دەمینێنەوە وەگەت شوشنەی باشی لۆ نەکرێ ئەو کلۆریەکە دەست پێ دەکات و وەزعەکان بەرەو کلۆری دەباتن زیاتر حاڵەتەکە پڕکردنەوەکانیش ئاساییە هەندێک پڕکردنەوە هەیە تو دەتوانی بێک سەردان لە لای پزیشک پڕ بکاتەوە بۆت ئاتیادی کێشەت نابێ هەندێک پڕکردنەوە هەیە دەتوانین بڵێن قوول بووە زۆر نێزیک بوویتەوە لە بەشی خانە دەمارەکانی کە ناودان هەر ددانێک ژوورێکی دەماری تێدایە ینی کێشەکە لەوەوە دەست پێ دەکات کە نزیک بووبیتەوە لەو حاڵەتە یان جاری وایە کونی زۆر بچووکە تۆ ناتوانانی بەچاو هەستی پێ بکەی ینی ئەگەر بێت بۆ مایکرۆسکۆپ تەماشای پێ هەز دەکەی سەر برێن سەقفی ژووری دەمارەکان کونی بچوکی لەسەر دروست بووە بە حکمی کلۆرەکەی کە گەیشت تێ بەستاو نێگەیانتێ ئەو حاڵەتە تو دەتانی چانسەکی بدێ ئەو ددانەی مادە هەیە بەکاردێ لە لای خۆمان ئەو مادانێک کە لە پزیشکی دام بەکاردێ دایدەنەی لەسەری تەبقەیەکی لەسەر دادنەی هێشتاکان نەگەیشتی نەخوارێ تەبقەی لەسەر دادنەی دواتریش بە ماوادەکی کاتی بۆی پڕ دەکەیەوە هی دەڵێ بڕۆ لایەنی کەم مانگێک و ئاوە تەجروبەیەکی پێ بکە تێستێکی پێ دەکەی خواردنوشتی پێ بخۆ ڕۆژانە یعنی پێشتر چۆنانە دەخوار ئاواشتی بەسەر تاقیکەوە ئەگەر حاڵەتەکە هیچ کێشەی نەماوە بۆی مەسن بۆ نەژانی نەکرد کێشەی نەماوە دواتر دێ کەمێک لەو موادەلا دەبردرێ و ئیتر بە موادێکی دائمی بۆی پڕ دەکەیتەوە و کێشەی نابێت بەڵام ئەگەر هاتوو مەسەلەن ژانی دروست کرد کێشەی بۆ دروست کرد ئەو کات ئیزبارن دەبێت ئەو ددانە دەماربڕینی بۆ بکرێ دەماربڕینیش منزمنی پڕکردنەوەیە دەمارەکان دەبردرێ دکتۆر بەڵێ دەماربڕین دوای کاریگەری لەسەر تەمەنی ددان دەکەیان بەخۆی طبعا یعنی ددانەکە لە ڕووی علمیەوە بێهێز دەبێ دەماروشتی نامینێ ئەو من لە دەمارانێ ناویدایە خوێن دڵی لێدا بەڵام کوژرا نەماوە هەر نامینێ هیچ تەغزیە نابێ ئەو ددانە لە شوێن خۆی وەک هەیکەلێک دەمینێتەوە ناو ئێسکەکە بەڵام ئەوەش مانای وەنیە تو مەسەلەن ئێستا ئەو وێنە لای زۆربەی نەخۆشانی خۆمە وا دروست بە کە تۆ ددانت دەماربڕین کرد تاوا ئەو دانە ئیتر لە دەستدا و دواتر دوای ساڵێ دو ساڵاوە دەبی دەریکەین نە وانە تۆ ئەگەر ئەو پزیشکەی بۆ دەکات بەڕاستی پزیشکێک بێ ینی ئەگەر بکرێ سپۆر بێ لە بوارە زۆر باشە الحەمدولله هەمانە زۆر هەیە لەو پسپۆڕایەتی زۆر باش هەیە لەو ئاستی ددان و زۆر باشە الحەمدولله لە کوردستان دەتوانین بڵێن زۆر باشە و زۆریش فەرقی کردووە لەگەر پێشتر ئەوە ئەگەر بکرێ لە لای پسپۆڕەتی ئەو پزیشکە بێ کە سپۆرەتەکەی ئەوەیە کە ددان و شت دەماربڕین و شت دەکا جوانتری ئیشەکە دەکا ئیشەکی بە مەزبوطی بۆ دەکا ئەوە بکرێ لەو دواتریش پڕکردنەوەکەی مەزبوط بێ ئیتر لەسەر ڕۆشنبیری شخصەکە ڕادەوەست شخصەکە ڕۆشنبیر بێ ئاگاداری بێ و شتی زۆر ڕق و بزانێ ئەو پڕکردنەوەدانێکی ساغ نەماوە و زۆربەی تێکستە پزیشکەکانی ژوا دەڵێن دوای دەماربڕین ئەو دانە بێهێز دەبێ ئەگەری شکانی زۆر دەبێت لە چاودانێشتر کە ساغا وا چاکە تۆ تەرهیم کراوە وا چاکە تۆ مەسەلەن غلافێکی بۆ بکەی با بڵێن ینی قەپاغێکی بۆ لەسەر دادنەی ئاوا ئێستا الحەمدولیلاویش شتی زۆر جوان هاتووە یان غلافی زۆر جوان زیرکۆن هاتووە ینی نەوعیەتی زۆر متەتەوڕ هاتووە و شکلیشی زۆر جوانە ڕەنجیشی زۆر جوانە و ینی دەتوانین بڵێن نسبەتێکی زۆر هێز و تاقە بۆ دانەکە دەجێتەوە ئەو بە نسبەت پڕکردنەوەکان بوو پڕکردنەوەی سیرامی چێە سپی پڕکردنەوە تەندروسترە لە بوو ددان باشترە یانیش
هەردووکی باش هەردووشی باشە و هیچ کێشە نییە ینی بەنسبەتەوە بە زیاتر بابەتی ئەوەی کە بابەتی یەکەم کە ئەمەڵگەم بمێ باسی لەسە بکەم کە ئەوە تۆزە ڕەنگەکەی فەرقەیە ڕەنگەی ستیلیە هەندێک نەخۆش هەیە مەسەرەن حەز ناکە ئەوە بەکاربێنێ و دەرێ بۆم کە بە سپیەکە ئەگەرنا لە ڕووی ئەوە وای ینی دەتوانین بڵێن فەرقێکی ئەو یەکەیانی ئەی دکتۆر لە بۆ هەوکردنی پۆک بەڵێ هەوکردن ئەویش پۆلێن دەکرێت یانیش هەوکردن هەموو بەخۆی هەوکردن بەنسبەت هەر لە بیدایش ئەو پرسیارەت کرد کە باس کرد بەنسبەت نەخۆشیەکانی دەم و ددان نەخۆشیەکان دەتانی وەک باسم کرد پۆلێم کەم بۆ دوو بەشی سۆفت شووی پێدەرێن ینی کە ئەو برێن پوکە نەرمەیە و ئەو برێن با بڵێن بە کوردیەکەی ئەو پوکە نەرمەیە کە ڕووپۆشی دانەکانی کردووە نەخۆشەکان تووشی وەش دەبن و بەشە ڕقەکە کە ئێسک و ددانەکەیە تووشی ویش دەبی ئەگەر بین باسی پۆ نابکەن دەما بالۆ بابەتی زۆر و ینی زیاتر ڕامان دچێشە دەبێت بەیانی دانیش باسی بابەتی بکەم کە وەکو پسپۆڕەتی خۆم ینی چونکی بەنسبەتی نەخۆشەکەی کە پوک و ئەوانە بۆ نمونە هەوکردنی پوکە هەوکردنەکانی زۆرە جاری وایە مەسەلەن خودی شخصەکە هەر هەوکردنی ئاتیادی هەیە دانەکانی ناڕێکە لە ئەنجامی کۆبوونەوەی خواردن وش زیاتر ئەوشە دروزەبی ئەوەیان زۆر باوە لە ئەنجامی نەشوشتنەی ناڕێک ئەو هەوکردنە زۆر باوە هەوکردنی کەشمان هەیە مەسەرەن ئەوان زیاتر دەگمەنن ئەو هەوکردانە ڕوودەدەن بەس دەگمەنە بەو ڕێژەیە زۆرەی نیە بەنسبەت نەخۆشەکانی ئێسش بە هەمان شێوە ینی هەوکردن لە ئێسش ڕوودەدا جاری وا هەیە مەسەلەن دەبینی تۆ شەویلاجی شخصێک لە خۆیەوە ئەستور دەبێ ئەوەش نەخۆشی دەتوانین بڵێن هەن بەس بەو ڕێژە زۆرەی نین مەسەلەن لە کوردستان ئەوە بەنسبەت جاری وایە گرێوشتیش دێتن مەسەلەن لە بەشی دەموچاو پسپۆڕێتێک کەشمانەیە لە ینی لە یادم تو باز بکەم بەشی نەشتەرگەری دەم و ڕوو شەویلاک ئەویش بەڕاستی پسپۆڕێتێکی میمە پسپۆڕەتی زۆر باشمان هەیە ئێستا لە کوردستان ینی جێ دەستە و پەنجەیان دیارە ئیشی زۆر جوان دەکەن جێ متمانەی خەڵچین بەڕاستی ئەویش ئەو گرێیانەی کە لە دەم و ڕوو شەویلاک دێ وا چاکە ئەو پسپۆریەتە لەلایەنی وانەوە چارەسەر دەکرد لەلایەنی وەکو پسپۆریاتی ئێمە کەمە تەڵەبەی دوتۆڕای نەخۆشەکانی دەم و ددانین الحەمدوللا ئەمەش ینی چینێکی باش وە پێڕادەگا لەو بوارەش ئەوان تەشخیص دەکرێت دواتریش بەشی ئەو پسپۆریەتی نەشتەرگەری و ئەوان ینی ئیشەکەی دەکەن و کە عملیاتەکەی و نەشتەرگەریەکەی بۆی دەکرێ و ئەو برێن نەخۆشەی لەسەر ئەو کەسە لا دەبردێ ئەگەر هاتوو تووشی بوو بەشتە باوەکان زیاتر کلۆری ینی کە ئەمە زیاتر خەڵکی مەوافێر بۆ مەسەلەکەدانێتێت ڕزی کلۆریە و هەوکردنی پوکە زیاتر ئەوانن ینی دکتۆر بابینەوە سەر جوانکاری ددان بەڵێ سڕێکەیەک هەیە ئەمە بزانین کە ئەوە جوانکاریەکی تەندروستە کاریگەری خراپ لەسەر بەخۆی بەنسبەت ئەو بابەتە منە ئێستا ناوی بەربڵاو هەن هۆلیوود سمایل و نازانم کاکچیان بەنسبەت ئەو بابەتەیە ئەوە وا پێویست دەکا پزیشکێک بێ پسپۆڕێتی هەبی لەو بابەتەی یعنی کە باسی بکاتن زیاتر با بڵێن ینی پسپۆڕێتەکەی لەو بوارەیە زانستی زیاترە لە من لەو بارەیە و باسکە من بە خودی خۆم وەکو دکتۆرێک کە ئەوەی لە برادرانی خۆم کە و پسپۆڕەتیان هەیە بینی بتم وەرم گرتبی و خوێند بتمەوە بەخۆی جوانکاری بریتە لە ڕێکردنەوەی دەم و ددان زیاتر ئەگەر دەم و ددانەکان خوار بن وا چاکە بەشی ڕاستکردنەوە پسپۆڕێتمان هەیە ئەو بیبینێ ئەو بڕیار بدا و هەندێک حاڵەتیش هەیە لە خودی بەشەکانی ددان زەردبوونەک هەیە دەتوانین بڵێن نەخۆشیە لە ئەنجامی زۆربوونی مەسەلە نسبەتەی زۆر فلۆڕایدیان لە ئەنجامی بەکارهینانی دەرمان لەلایەن دایکی برین کەسەکە منداڵەکە کە تووشێ و حاڵەتە دەبێت ئەو ڕەنگە دروست دەبێت دەستە ناو بەشەکانی دانەکە ئەوە دەتوانێت بزەبێت ینی جوانکاری بۆ دانەکە بکە ئەو توێکڵە ددانە دادەندرێ و دەتوانێت ڕەنگەکی جوان و شێوەی ڤیدیۆیەکی دەبێت کەسێکی تەندروست بن دیری خراپدانژی کلوربین یانژی ڕزیبوونە ددانەوە بین زۆر سپاس کو ئەفشەوە دکتۆر بیلال اسماعیل قوتابیە بوردا دکتۆرە نەخۆشیین دەبێت ددانات گەلمە دەبووی بخۆ خێرابن سپاس بۆ توانی بتوان سوودێک بە هاوڵاتیانی خۆمان بگەین هەربژی دکتۆر بەڵێ تەماشاوان هێژە مە تەوەری تەندروستیش دەرباسکردنها پاشیف بردان که امی برف ترکیه و چین و تایبەتیژی ایدیم دی بحثا خواندنا قرآن و پرتوکین اولی که تایب رمضان دا گل زیادت به جبوی ویکیجی ایدی پیشانگه هک تایبەت جبوی هم پیروزیان هم جبوی قرآن هم جبو پرتوکین اولی جبوی امانت پیروز هاتیه وکرین و برف ترکیه
امزانی که پیشانگی هر شیوه که وقتی وکرن و چه بردام که و پاشیف بردام. د پیشانگه کوجالی شهرداری انقره مازن وهات در درخستن ده 6 جاوین دری کعبه و 8 جاوین مسجد نبوی ین کو تمامی به زیر اوزی هاتن هناندن به گشتی 14 برهمین کو ده هیام پادشاهین عثمانیان ده دیوارین کعبه و مسجد نبوی ده خملاندن هاتن پیشاندان. دگل جاوین پیروز او قرآن کو د جهانی د مزنترین قرآن یا کو د 2484 ساعتان ده به دست هاتی نویساندن و 105 کیلوگرانی وی هیجی هاته پیشاندان. ولاتین کو هاتن سردانا پیشانگه به شیوهی که هستیار هستین خود را برکرین. Çok mutluyum. Ez geleki dilşadım. Ez dixwazim ku her kes bê li vir vê atmosferê bibîne. Xwedê nesîbê her kesê bike ku di cih de van emanetên pîroz bibîne. Gotinîne ku ez bêjim. Yani buradan bir huzur hissediyoruz. Li vir aramiyeke manewî heye. Her bijîn ew kesên ku İslamê bi dil û can dijîn. Xwezî her kes hatiba li vir û ev aramiya bêhempa bidîta. Bu maneviyatın değerini duyduğumda Dema ez ketim hundur, wek ez di nava Kabeyê şerîf ta me. Derfet nebi ku ez biçim Kabeyê. Hezar caran şukur lê ku îro ez li virim. Qet naxwazim ji vir derkevim. Ji hinga ku ez hatime vê derê li beramberê vê atmosferê ez şaş û metel mame. دگر پیشانگه امانتین پیروز پیشانگه پرتوکین اولیجی ده همان قاده دانه و 48 وشانخانه لانقره و استانبول وشان خود کن لگل قرآنی پرتوکین اولی سیاسی چاندی و کلپوری دفروشن. به بوچونا پرتوک فروش عمر آلپارسلان جبر پیشوچونا تکنولوژی ادی زیده پرتوکین اولی ناین کرین لی هر زیده قرآن تی فروتن. Birkaç seneden beri bayağı düşük. Efsih salın ez jibili Portugên olî û Qur'anê tiştekî de nafroşim. Li gorî par alaqeya ji bo Portugan kêm bûye. Lê divê meha mübarek de herî zêde Yasîn û Qur'an tê firotin. Helbet bandora zêdebûna teknolojiyê jî heye. هر وها لگل پیشانگه امانتین پیروز و پرتوکین اولی لهمان جهی جبو انقرهیان پیشانگه و بینین کو بنیگارین اولی و تیپین قرآنی هاتن خملاندن جی تین رابر کرن. او بینین کو بکده دستان هاتن چی کرن دنابر 10 و 50,000 لیره ده تین فروتن. هر وسا او پیشانگه کو وک ناوند ماه رمضان تی بناو کرن و حتی بشتیه که پوشپره وکری بمینن. ورال اریشمیش کردستان 24 انقره. ایزور سپاس با افکار ما ورال رشمیش پراستیش مجنزیک و پیشانگه ها امانت پیروز ندیتی لیزور سپاس امبرینت ناوا پیشانگه دا همین تشتک جبوی من نشان داد تماشا ونجا پاشی و افشوجی پاشی و 13 بو جوارات پیشکش کردن دیگه که شیابت دما در بازوی دا خدمت های کرد تو لخود حسکت پاشیف دی بردان که رئیس سلاوین استاف برنامه پاشیف قبیل بکن دما بوری دا جوان عابد چه که راست خود گل و دا بو پاشی و خیر و برکت و صحت بتو مجد دعایا به بهر نکن و هر شاد بشی